وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم شەو لە چوارچێوەی پرسیارگەلێک کە یارانە ئاخێز و یارانە کوردەوار لە ئێمەی ئەکەن و بووگە بە دەغدەغەی زەهنیان و سوعال ئەکەن و هەرچی ئەگەڕێن دەستیان پێی ناگات، هەرچی ئەگەڕێن ناتوانن جوابێکی پێ بدەنەوە، هەرچی ئەگەڕێن لە دڵە زوانە کە سوکارە خۆیان و ئەترافیانێ ناتوانن معنایە دەرکێشن، ناتوانن جوابێ بە ئەم ئاشووە دەروونە خۆیان و ئەم ئاشووە بیرونە بدەن. وەلذا لە چوارچێوەی هەندێک پرسیار و هەندێک سوعال ڕۆ ئەکەنە تۆ کە ئەحیانەن بتوانی جواوە ئەم سوعالانە و ئەم پرسیارانە بدەی. ئێمە ڕۆژانی ڕابردوو شاهد بووین هەنێ اتفاق کەوت و یەکێک لەوانە کەسێک بوو کە خۆی سووتاند لە بەرچاوە کامێراکانە. فرێک لە ئێمەمانان لەوانەیە بە شوێنە ئەوە بگەڕێن کە چه اتفاقێک لە ئێمە کەوتگە، کێ مقەسر بوو، ئێمە واینە چه وەزعیەتێکە، وەزعیەتە کۆمەڵگایە ئێمە چه شکلیە. وەختی مردمانێک لەسەر زەمینێکە ئینقیتاعێک ئەکەن، دابڕانێک ئەکەن لە مێژووی خۆیان، لە میراسە تاریخی خۆیان، لە ئەوەی کە بۆیان بەجێ ماگە و لە چوارچێوەی کۆهن ئولگووەکانە یان ئارکیۆتایپەکانە یان ئەو خوو ڕەفتار و تایبەتمەندیانەی کە ئەژدادیان بە درێژایی مێژوو تەجربەیان کردگە و ئەمە چووگەسە ناوە کۆلەکتیڤ ئەنکەنچزیان و هەر منداڵێکە لە دایک ئەوێ ئەمەی واتەکە و خۆشی ئاگادار نییە لەم وەزعیەتە و نازانێت، بەڵام ناگەهان دابڕانێکی ئەمیق ئەکرێت و ئینسانە کوردی مواجه ئەوێتە کە دنیایەکی ترە و لەگەڵ دنیایەکی ترا ڕوبەڕوو ئەوێ چه اتفاقێکی بۆ ئەکەوێت بۆ کەس ناتوانێ گزارش بدە. بزانە من زۆر و زۆربەی کات کە قسە ئەەکەم فرێک لەمانەی کە پەیوەندیم لەگەڵا ئەگرن، فرێک لەمانەی کە خۆیان بەناوە یارە ئاخێزی پێناسە ئەەکەن، یەک ڕستەیان زۆر ڕەچاوە و بەرچاوە و ئەویش ئەوەسە کە من خۆم لە وتەکانە توا ئەبینمەوە، من ئەو شتانەی کە تۆ ئێژیتی هەموویم دیگە و هەمووی ئەزانم و نایەتە سەر زوانم و ناتوانم بیکەمە گەفت و ناتوانم بیکەم بە قسە و ناتوانم بیدرکێنم. یعنی ئەمانە بە نەوعێک بە جۆرێک گزارشێک لەو ئەنکەنچزە خۆیانە یان زەمیرە ناخوداگاه یان یا شتێکە ئەحیانەن فکرەکەم تەرجمەیان کردگە بە نەست بەحسیەکەن. من ئەم شەو ئیمکانی هەست لە بڕێک وشە کەڵک وەربگرم کە لە ڕەوانشناسیە بەکاریان هاوردگە بۆ خاتری ئەوەی کە ئەوانەی کە ئەهلە دانیشگا و خوێندن و فرە زەهنێکی پۆزۆتیویستیان هەس و پێیان وایە کە بە ئەقڵە تەجروبەگەرا هەرچیش تەحەلی ئەکەن، مشتیان پڕوێ و چەپیان پڕوێ و فکر نەکەن کە ئێمە فەقەت خەریکین چیرۆک تعریفەکەین. هەر بۆیە ئیمکانی هەزم جاروبار لە یۆنگ کەڵک وەربگرم و جاروبار لە ڕەوانشناسی کەڵک وەربگرم. هۆکەیشی ئەوەسە کە تعقیبکردنە مێژووی خۆت و تعقیبکردنە میراسە خۆت و ئەو پێوانەیە کە من جاروبار ئێژم کە کورد نەماگە لە بەستەرە مەسائلێک کۆتێتە دەرکە بەعزی مەواقەتۆ لە سەیرە ڕەوایی کاکە ئەیوەیتە بەرەو و لە مبارزەی کاکە ئەیکەیتە مەدە نەزەرت و جێبەجێ ئەەکەی، تۆ یەکسری ڕۆڵ ئەگێڕیت و یەکسری نەقشت هەست لەم مەسئولیەتەی کە هەڵت گرتگە و بەرامبەرت و مخاتەبت و مردمانێک کە خەریکی تەماشایان ئەەکەی کە تۆ پەیوەستی پێیان دەردهایەکیان تیا ئابینیت و بۆ خاتری ئەوەی کە بتوانیت ئەم دەردانە هیدایەت بکەی بەرەو مەسیرێکی دروست، ئێشێ نوعە ڕێتۆریک و گفتارت و نوعێ داڕشتنە کەلامت جۆرێک بێت کە بتوانێت ئەو تەئسیرە دابنێت و بتوانێت ئەو جێگە بگرێت.
دیبێتەکەی ئەمشەو تەشریحیە و من محاولەکەم تەشریحی وەزعیەتەکە بکەم. ببخشن. دکتۆر عەبدولکەریم السروش یا ئاغای دەباغ کە فامیلی عەسڵیەکەیەسی بەناو ڕەوشەن فکر دینی نەزەریەیەکی دادەرەوە کە قاڵێکی دروست کرد. سروش وتی کە وحی بە پێغەمبەرە ئیسلام لە جنسە ڕؤیاس، لە جنسە خەوە، خەو دیتنە، و ئەم ڕؤیا هەم سەمعی بووگە هەم بەسەری بووگە، یعنی هەم بیستگێسی هەم دیگێسی. بعد سوالی لێ کە نێژن تەفسیرە قورئان چه شکلیە، ئێژێ هەروە کە وتم قورئان ڕؤیاس و ڕؤیای ڕەسوولانەس، بۆیە احتیاجی بە تەعبیرە خەو هەست، ناوێ دانیشیت تەفسیرە کەلەماتی بکەی، ئێشێ ئەو تەسویرەی کە ئەیگریت وەکو خەوگوزارێک خەو تەعریفکەی و تەعبیری کەیتۆ. بۆیە بەم دەسە کە بیگریت بە قەوڵ ئاغای عەبدولکەریم السروش ئەو تەلاشەی کتابە ئیمڕۆ کریاگە لە تەفسیرە قورئانە تەلاشێکی ناموەفەق و ناڕاست بووگە، چون بە نەزەرە ئەیشان ئێشێ عیددەی خاوگوزار بێن و تەعبیری بکەن کە مەسەلەن پێغەمبەرە ئیسلام ئەحیانەن لەم قورئانەی کە ئەم مەسائلەی مەترح کردگە هەدەفی چی بووگە. قاڵەبەن ئەوێنی ئەکسەریەتە ئێمەمانان تەماشای فیلم ناکەین. مەسەلەن مردمە ئێمە پیاگەکان یا کەنیشکەکانمان حەز بە فیلمهای ئاشقانەیە سادەیە هندی ئەکەن، کەنیشکێ ئاشقەوێت و کوڕەپوڵداری خۆشی گەرەکەوە لە وەزیەتێکی خراوە و یەکسری ئەتەفاقات ئەکەوێت و ئەم کەنیشکە بلەخەرە بەم سەحر و جادوویە خۆیە ئەتوانێ دەستی بەم شاهزادەیە سەوارە بەرئەسبە سفیدە بگات. هیچ زەحمەتێکی نەگەرەکە، تۆ فقط خەریکی داستانەکە تاقیبەکەیت و ڕەوابتە ئاشقانە و چوزانم گریان و داوەڕان و فرمێسک و ئەتفاقاتێک ئەکەفێ. لە پیاگەکانیشا مەعموولەن حەز بە فیلمە ئەکشنەکەن یا فیلمە شەڕ، ئیتر خۆ پیچیلگیەکی تیان نییە، یەکێکە و پاڵەوانێکە و هەڵەسێت و ئەسلحەیە گرێتە دەسوولای لە دنیا کوژێت و تەواوێ. بۆ واسە بۆ خاتری ئەوەی کە ئێمە سەیرە داستان ناناسین. یعنی یەک زەمانێ مردمە ئێمە لەگەڵ ئوسوولەن ستراکچەرە زەهنیەتە ئینسان و ساختارە زەهنیەتە ئینسان ساختارە داستانیە و بەرئەساست داستان ئەقڵە ئینسان کاملەوێ و ئەتوانێ بفەهمێ و دەرکی بکات لەم جەهانە. ئەجدادە ئێمە نوع زندگیان وابوو کە بەرئەساسە چیرۆک و داستان بوو و هەر کەسێک داستان تێگەی ئەکسەریەتە مردم، چون کاریان ئەوە بوو کە دنیا بە داستان و بە چیرۆک و بەوانە تعبیر و تەفسیرکەن و بیگوزەرێنن. بۆیە تۆ وەختی دانیشیتە ناو جەمعی ئینسانە کورد خاترەیە تعریفەکات، قسەی خۆشێ تعریفەکات، ڕووداوێ تعریفەکات لە کەسانە تایفەیە خۆی و عشیرەیە خۆی و هەر کام لەمانە مەسیرێک لە ڕەوایەت تعقیبەکەن. بەڵام ئەمانەی ئمڕۆ بۆ لە داستان تێناگەن، بۆ فیلمێکە پیچی دەئەوێ لی تێناگەن، دلیلی ئەوەسە ئینقتاعیان کردگە، ئینقتاعیان لە فەرهەنگە خۆیان کردگە. بزان ئەوە مهم نییە کە تۆ بەم زوانە قسە ئەەکەی کە من ئەیکەم یا دایکە قسە ئەکە و تۆ چوودیتە مەدرسە و لە مەدرسە بابا ئابدات فێربووی یا ئەلفوبێی نوێی فێربووی یا دارا دووداری دیت خوێندگە. مەسەلە سەریەوەسە تۆ زەهنیەتی و ستراکچەرە زەهنت کە بەرەساسە داستان مەشەیە شکلی بگرتایە شکلی نەگرتگە. بۆیە مەسائل سنگین ئەنوێنێ بۆت، بۆیە فیلمێک کە تەماشاکەی لێ حاڵی ناویت، بۆیە نازانی هەدەفە ئەم فیلمە چ بوو، ئەم کارگردانە ئەم فیلمێ بۆ دروست کرد و بۆچی فیلمێ ئەحیانەن مهم ئەنوێنێت. مەسەڵەن هاری پاتر بۆچی فیلم خۆشێکە؟ بۆ خاتری جلوەکانە ویژەیەسی،
بۆچی هاری پۆتەر فیلمە خۆشێکە یا داستانە خۆشێکە یا ئەم ئستقباڵە لە هەری پۆتەرەکرێ؟ دلیلی ئەوەسە کە شخصیەتەکانە هاری پۆتەر بەر ئەساسە ئارکیۆتایپەکاندا نریاگەن، بەر ئەساسە کوهن ئولگووەکاندا نریاگەن. فرێک لە ڕەفتاراتە ئێمە لە توو لە ڕۆژە بەرەساسە ئەو ئارکیۆتایپانەسە و خلەلێک یا مەوزوعێک کەوتکەسە ناوە ئەم ئارکیۆتایپ وە کوهن ئولگووانە یان ئولگووە کەونەکان. لەگرا من گەرەکم ئەمشەو محاولەیەک بکەم لەوەی کە بێژم کە ئەحیانەن کوردیەت چۆن بووگە و ئەژدادە ئێمە چۆن بیریان لە کوردیەت کردگەسەوە و منزوریان چی بووگە. بۆ خاتری ئەوەی کە ئێوە لەمە تێبگەن من محاولەکەم جاروبار لە نەزەریاتە یۆنگ استفادە بکەم ئەڵبەتە وەلی بابزانن ئەم مەتنەی بۆتانی ئەخوێنمەوە خەیلێ بەرتر لە یۆنگ نووسریاگە. هەر بۆیە تۆ ئیشێ بفەهمی نەو ڕووبەڕووبوونەوەیە ئینسانە کوردی تەکە ژیانە چه شەکلی بووگە بۆ پیانوتکە کورد و چه دەرکێکی لەم جەهانە بووگە، چه فەهمێکی لە جەهان بووگە و چه دەریافتێکی کردە. مثالتان بۆ لێدەم. ئەڕۆیتە منتەقەی هەورامانات سڵاو ئەەکەی جواوت ئەدەن و قیمیەکان ئێژێ وەشاماوی و خەیر ئەی بەرگوزیدە، وەشاماوی و خەیر ئەی بەرگوزیدە. لەگرا هەدەفە من بەرگوزیدە بوو. بەرگوزیدە یعنی کی؟ یعنی چی؟ بۆچی ئەژدادە ئێمە وەختی کەسێک ڕوویگەسە ناوی ماڵە کەسێک و فرە پێیان خۆش بووگە کەم کەسات کەوتیانە وەشاماوی و خەیر ئەی بەرگوزیدە. بەرگوزیدەی کێ؟ بەرگوزیدەی چی؟ یعنی هەڵبژێردراو بەرگوزیدە و بەرگوزیدەکە دروسە نە هەڵبژێردراو. من ئیسە معنیم کردو لەبەر خاترەوەی هەروە وتم ئێمە ئینقتاعمان کردگە تەبیعەتەن ئەم زوانە نازانین. بەرگوزیدەی کێ؟ بزانن تۆ ئیشێ بزانی لە ڕەوەند داستانە و لە ڕەوەند چیرۆکان نەمایشنامە تۆ ئارکیۆتایپەکان لە جامعە شناسی کۆمەڵ ناسی، لە ڕەوان ناسی دەروون ناسی، لە نەمایشنامە نووسی و لە داستانە استفادەیەکەی تالی تێبگەی و لە ئوستورە و لە ئەفسانە. پس ئەکسەریەتە مردم ڕەوەندە ڕەوایی و داستانیان ئوستورەیە. خۆبیستەیەمە ڕۆنێ سەر ئەوەی کە بەرگوزیدە کێ بوو و شاماوی و خەیر ئەی بەرگوزیدە کێ بوو. لە گراسە کە تۆ ئەوێنی وەختی من ئەمە ئێژم ئەکسەریەتە قاتبەیە و کەسانە کە بە ئەم زوانە مسەلەتن ئیستا ئەسڵن تێناگەن بەرگوزیدە یانی چی، چه معنایەکی هەست بۆیان. سوالە مەسە ئایا واقعەن ئەو کەسەی کە خۆی بە هەورامی ئەزانێت هەورامی ئەزانێت؟ تەبیعەتە نەزانێ وەش یعنی چی، ئامای ئەزانێ یعنی چی، ئەی ئەزانێ یعنی چی، ئەی یعنی خەتابی ئەکا، بەرگوزیدە یعنی چی؟ خۆ ئیستا کابرا هەدەفی چ بووتی وەشاماوی و خەیر ئەی بەرگوزیدە ئەمە معناکەرەوە. ئەوێنی کابرا دەسی بەتاڵە کەواتە کابرا هەورامی نازانێ، تەقەی سەریتی حاڵی نەبوو تێنەگەی. بۆیە تۆ لەم نەسڵە جەدیدە ڕوایتە ماڵە هەورامیەک ئیتر پێت نایژێ وەشاماوی و خەیر ئەی بەرگوزیدە، پێت نایژێ. بۆ پێت نایژێ؟ چون هەورامی نازانی. بەڵێ پاوەپێڵاو و باو نەدیدە چون هەورامی نازانی. با تۆ ئەوێنی ئەیدەیە لەگرا مشت و مەڕەکەن کە ئێمە زوانێکمان هەست بەناو زوانە کوردی، وەلی تۆ ئەوێنی هەچ کامیان بەم زوانە تەکەلم ناکەن وەلێشی تێناگەن. سەبەبی چییە؟ لەبەرەوەی ئینقتاعیان کردگە لە جەهانە داستانی ئوستورەیی و لە فەرهەنگە هەزاران ساڵەیان لە چۆنیەتی ڕووبەڕووبوونەوەیان تەکردنیا و خوێندنەوەی دنیایە.
خۆ بابێژین بەرگوزیدە کیس بزانن هەر منداڵێک کە لە دایک ئەوێ لە ناو تاریکیە و لە ناو سکون و سکوتێکە لە ناوە ڕەحمە دایکیە معلقە لە ناوە ئاوە ڕەحمە دایکیە کە هیچ خەبەرێکی نییە لێ هیچ حرەکەتێکی نییە هیچ ئاگاهیەکی نییە ناگەهان تێتە دنیا ئەم ئینسانە کە تێتە دنیا چمانی تەمام هەستی دیسانەوە خۆی لە وجودە ئەم ئینسانە دەرئەخا مناڵ ئەوێت بە ئیمکان ئەبێ بە ئیمکانە ئەوەی کە بخولقێنیت ببێت و مناڵ یەکێک لە تایبەتمەندیەکانی بەرگوزیدە بوونە بەرگوزیدەست تەبیعەت هەڵی بژاردگە بۆ خاتری ئەوەی کە ئاشوویەکی گەورە لە بین بوات جا با من ئەمە بە شعرێکی جوولەکە نوویسی سۆفیانە معنا بکەمەوە ئەو بەشەی کە پێی ئێژن مەولانا وتکێسێژەی هەر کەسی کو دوورماونە دەست ئەسلخیش باز جوویەت ڕووزە کاورە بەسلخیش یعنی ئەو کەسەی کە لە ڕۆژە ئەووەڵۆ دوور ماگە لە ئەسڵە خۆی و لە ئەسڵە خۆی فاسڵەی گرکە و نائاگاه بووگە کە ئەسڵی چییە ڕۆژێک دواوی تەی ڕۆژگارانێک مشتومڕکردن و تەمەن بەسەربردن و شەڕکردن ئەگەڕێتەوە سەر ئەسڵەکەی خۆی داستانە بەرگوزیدە ئەمەسە مناڵێک کە لە تەقدیریە لە چارە نووسیە لە دیستێنیە نووسریاگە کە ئەمە ئاشوویەکی گەورە لە بینەوە و ئەم مناڵە خۆی خەوەری نییە وەلذا ئەم مناڵە لە مەسیرە زەندگیە تەکە ئەمە ڕووبەڕوو ئەوێت بارهای بار ڕووبەڕوو ئەوێت و لە ئاخرۆ بەر ئەساسی ئەعمالێک کە ئەم مناڵە کردگێسی و هەڵبژاردنهایە کە کردگێسی سەر ئەکەوێت و ئەگەڕێتەوە سەر ئەو ئەسڵەی کە هاتبوو بۆی بەرگوزیدە یعنی ئەوە و ئەمە چیرۆکێکی کاملەن حەوزەیە تەمەدونیە کوردیە ئەمانە دنیایان وا دیگە مناڵ پۆتەنسیەڵە مناڵ ئیمکانە ئیمکانێکە کە ئەڕوات ببێت کە تۆ ئەوێنی بێم دووە ئەم جەهانە غەربیە جەهانە غەربە لەسەر ئەساسە یۆنان و لەسەر ئەساسە ڕۆم و لەسەر تەعابیرێکە هەسیان هەر ئەمانە ئەگرن و بە شکلێکە خۆیان حەزی پێیەکەن ئەی خونجنن پس لەگرا وە شاماوی وە خەیر ئەی بەرگوزیدە ئیستە معنای پەیا کرد یعنی چی یعنی تۆ ئەتوانی ئەو کەسە بیت کە قەرارە ئاشوویەکی گەورە یان کیۆس ئاشۆی پێژن ئاشوویەکی گەورە وەختە بخێز و ئاشۆ نەشارن بەڵێ ئاشۆیەکی گەورە لە بین بووە بەرگوزیدە ئینسانێک کە بە سوورەتە متەکامل دەرتێت ئینسانێک کە ئەتوانێ باڵانسەکان دروستکە ئینسانێک کە بە فەردانیەتە تەواو ئەگاوە بە کوردیەتە تەواو ئەگا یعنی ئینسانە متەکامل ئەوێت یعنی ئەو شتێک کە لێودا مەسەڵەن نیچە پێ ئێژێت ئوبەرمنشن ئەمە خێلە پێشووتر لە ناوە داستانەکانە ئێمە مستەتەرن بەڵام چییە داستانەکان هەم فەرامۆش کردیاگە هەم ئێمە تەوانە تەفسیرە داستانەکانە خۆمانمان نییە چون اتفاقاتە ناوی نازانین ولی ئەزانین تەمامی ئەوانەی کە لەم جەهانە ئەحیانەن ئمڕۆ خەریکن نەقش ئەنوێنن و ڕجعەتە بە گوزەشتەیان ئەکەن تقریبا تەمام ئەم شتانە لە ناوە کولتورە ئێمە مەوجودەوە مستەتەرە لە ناوە زوانەکە بەڵام ئێمە زوانەکە نازانین بۆ لەبەرەوەی ئینقتاعمان کردگە
لەبەرەوەی زەخیرەی تاریخی خۆمانمان کوشتگە بە ئینحرافیان بردگە وەلی تێناگەین. بزانن یەکەم کۆهەن ئولگووی کورد سەربوونە، یعنی هیچێک نییە، سڕیە مطلقە، تاریکیە، هیچ حرەکەتێ نییە، هیچ جم و جۆڵێ نییە، نشتی بەناو زەمان هەست، نشتی بەناو مەکان هەست، هیچی نییە. ئەمە یەکەم ئولگووە، سەربوونە. دووەم ئولگوو کە لە وجودە ئێمە هەست، مەیلە بە حرەکەتە، مەیلە بە جوڵانە. سێم ئولگوویە ئاشۆ و نەزمە. یعنی دوو ئولگوو وانە بەرە ئەوانەی کە یۆنگ ئەحیانەن بەحسیانەکە، ئەوانەی کە ئوروپاییەکان بەحسیەکەن. ئێمە ئێشێ بزانین بۆ ڕەفتارە مەردەمە ئێمە ئەمڕۆ واسە، لە کام کۆهەن ئولگووەکەن، چیان تێک هەڵبووگە نازانن. بزانن تا دەورە 100 ساڵە پێشیش ئەحیانەن ئەگەر حکوومەتە کوردی نەما و ئەگەر جەهانە کوردی کەوتووە بەرحەککردن، بەڵام هێشتا هەنووز بڕێ ئولگوو مابوون، بڕێ کۆهەن ئولگوو مابوون کە تەجەسومیەتیان پەیا کرد، جسمیەتیان پەیا کرد لە وجودە ئێدێ ئینسانە مەوجود بوو. چ پیاک بوون، چ مەرد بوون، چ باوک بوون، چ ژن بوون، چ برا بوون. تەمامە ئەمانە یەک تەبەلوری و یەک تەجەسومێکیان بوو کە ئەمانە ئەون و ئیدەئاڵ. وەلێ لە دەورانێکە کە ئەم مەردمە محاسرە کریان و حکوومەتە جەدید دانریا و چوونە مەدرسە، ئیدەئالەکانیان لەدەستا، ڕێگەکانیان گوم کرد. بۆیە تۆ ئەوێنیم ڕۆ کورد نەماگە، لە کناری ئەوەی کە کورد نەماگە، شتێ بە ناوی باوکیش نەماگە، شتێ بە ناوی مەردیش نەماگە، شتێ بە ناوی دایکیش نەماگە، شتێ بە ناوی ژنیش نەماگە. و ئەمە ئەوێنی خروجیەکەی ئەم بشی و کەسە کە ئێمە واینتەیە. خۆ من محاولە ئەەکەم لەم داستانانەی کە دەستکاری کریاگەن و بڕێکیان بۆ ئێمە ماگنۆ لە دەفتەرە نەورۆزە سۆرانی بڕێکی بخوێنمەوە. پێشووتر بێژم بڕێک کەلەمات موجودن کە ئەم کەلەماتە مەشیایە لە تەداوم نەسڵیە مەعانی بە ئێمە بگایە و ئێمە بمانزانیایە کە منزورە ئەو لەم سەیرە داستانە چ بوو و منزورە ئەو لە هاوردنە ئەم کەلەمە لەم داستانە چ بوو. بۆیە ئێمە نای پێکین، مەسەڵەن نازانین هەدەفی چییە. مەسەڵەن بۆ تاجر بەکار ئەوات، تاجر چی ئەکا؟ تاجر سەوداگەری ئەکا، مامەڵە ئەکا، شتێک هەڵ ئەگرێت، شتێک ئەسێنێت و ئەیوا لە بازاڕێکا معاوزەی ئەکا، ئەیفرۆشێتەوە و تێ شتێکی تر ئەسێنێ. ئەم سەوداگەریە کە ئەو ئەیکا سروەتی ئەواتە سەر و میکنەتداری ئەکا. تەوەجۆکەی بعد ئەم کوان ئولگویە تاجرە بارهای بار استفادە ئەکرێ و تۆ ئەگەر ئەم معنیە نەزانیت بعد نازانی بۆچی بنیان گوزارە فەلسفەی ڕەواقی ئەحیانەن کابرایەکی تاجرە. ئەوەی کە بنیان ڕەواقی دائەنێت تاجرێکە. تەوەجۆکەی و تۆ خێلێ پێشووتر ئەم کەلەمەیە تاجرتە بەکار هاوردگە و استفادەت کردگە. تۆ
تۆ وەختی ئەگەڕێتە دەفاترە ئەهل حەق کە دەستکاریان کردگەوە ئەمانە ئەکسەرەن ئیدەکانە دەوڵەت و کوردی بووبن و دەستە یەهودی تێچووگە و منقلبی کردگە و منحرفی کردگە باز ئەتوانی ڕەگەهایەک لە کوردیەتی تیا دەربێریت نەو ئەم مواجهەیە کە ئەمانەتە کە جەهانایکەن چ فەرقێکی هەست تەکە ئەن چێکاکە لە ئەدیانە ئیبراهیمیە ئاکرێت و تای ئەگات بە عبودیەت انقیاد مطلق و لە دەستدانە ئاگاهی و ئازادی. پس تۆ وەختی دەفاتر ئەخوێنی تۆ ئەوێنی ئەوانەی کە بەناود ئەلیوەڵڵاهی دەفتەرەکان ئەخوێن و کەڵام ئێژن هەر مەقام لێ ئەدەن، یعنی دانیشن و بە سوورەتە مەقامات ئەمانە ئەخوێنە و تەمورە لێ ئەدەن و یەکسری تەفاسیرە ئەحمەقانەیە ئاسمانگیە ئەوانەشێ لێ ئەکەن کە هیچ معنایەکی نییە، بۆیە هیچ کامیان ناتوانێت هیچ دفاعی بکە و هیچ جەهانە کوردیەکی لێ دەربێرێ بۆ خاترەوەی چوون سەیرە داستان ناناسی. بزانە تۆ ئەگەر سەیرە داستان نەناسی ئەحیانەن لە فیلمە ماتریکس تێناگەی. تۆ ئەگەر سەیرە داستان نوویسی نەزانی مەسەڵەن نافەهمی کتێوەکانە داسایۆفسکی بۆ مهمن، بۆچی مهمن و خەریکە لە چ بۆحرانی خەریکە قساکە. تۆ ئەگەر سەیرە داستان نەناسی و نەزانی داستان چۆن کار ئەکاوە، چۆن ئەمانە ئەنێنە ناوی یەکتری و بەعدەن کەسانێک تێن و بەرئەساسە ئەم داستانانە ئەفەهمن کە ئەمە داستانە کوهەل ئولگووەکانە، تۆ نافەهمی کە هەری پۆتەر چی ئێژێت و گەرەکیسی چی بێژێ. هەر بۆیە تەمامە ئەمانەی کە دەفاتر ئەخوێننەوە کە ئەکسەریەت ئەم دەفاترە دەستکاری کریاگەوە لە سەرف خاندانە خامۆشتی وە جەعلیاتی تێکریاگە و کاری یەهودە پڕپووگە لە جەعلیات، ئەمە بازم هەر لەم سەیرە مەسەڵەن تۆ نافەهمی ئەحیانەن لەگرا ئەگەر زوڵفەقاری مەترەحەوی زوڵفەقار یعنی چی؟ زوڵفەقار ئەڵماسە. ئەڵماس دانائیە وەلێ زوڵفەقار دوو دەمی هەست، دەمێکی نییە دوو دەمی هەست. دوو دەمەکە ئانیما و ئانیموسە. کوهن ئولگویە ژنانەوە کوهن ئولگویە پیاگانەس. ژنانەگی وە پیاگانەس نێرومێیە، نە بە معنای نێرومێ، نە بە معنای پیاگێ وە ژنی، بە معنای جەهانە نێر و جەهانە مێ کە وەختێ بە باڵانس ئەگەن تەکە یەکتریا دانایی تێتە دەرەوە، دانایی گەورە تێتە دەرەوە، ئینسانە متەکامل دروست ئەکا. تەوەجۆکەن لەگرا بۆیە ئەوەی کە بەرگوزی دەست شمشێری واوە دەسۆ، ئەڵماسی واوە دەسۆ، ئەڵماسەکە دوودەمە. لەگرا ئەم ئەڵماسی دوودەمە زۆڵفەقارە نێنێ جێگەی. تۆ لەگرا ئەوێنی کە شەخسیەتە عەلی شیعەبازی و یەهودسازی بەرگرفتە لە داستانەکانە ئێمەس، تێرێتی قەلبی ئەکات دەسی تێ ئەوات، دینسازی پێ ئەکات و لەگرا دەخاڵەتی ئەدا لە موتونە بەعدیە. تەوەجۆکەن یا مەسەڵەن دۆڵدۆڵ کە بە ئەسپە عەلی ئەیشوبهێنن کە ئەمش داستانە خۆی هەست کە دۆڵدۆڵ ئەوجار کام کوهن ئولگووە، کام ئەبزارەکە توانی تۆ ئستفادەی لێ بکەین. بۆی تۆ ئەوێنی هیچ کام لەمانە کە دەفتەرخانن ناتوانن تەفسیریکەن، ناتوانن بێژن چه خەوەرە، ناتوانن بێژن جەهانە کوردی چه شکڵێ، بۆی چون ئەمانە وەکو دین دەسییان بۆ بردگە. ئەمە دینە چووگەسە ئاسمانگ ئیستا ئێشێ دەسی پێوە بگری. من ئەگەر ئەمەوەت جار ئیستا تۆ ئێشێ بزانی وەختێ ئەمانە معتەقدن کە ئێشێ زات بێت، ئەمە هەمان بەرگوزی دەست وە شاماوی وە خەیر ئەی بەرگوزیدە گشتی وەکاریەوات، گشتی وەکاری برگە لەم سەرزەمینە کوردیە، چون گشتی معتەقد بووگە هەر مناڵێ پۆتەنسیێڵێکە و ئیمکانێکە و بەرگوزیدەیەکە کە ئێشێ شتێ دەبین بوات. بۆی تۆ لە فیلمەکەی ماتریکسە مۆرفیس معتەقدە کە نێئۆ بەرگوزیدەست، نێئۆ هەڵەبژێریاگە، بەڵام نێئۆ خۆی نازانێ
وەنێ ئەو خۆی باوەڕی پێ نییە حتا پێشگوو ئەوەی پێشگوییەکە پێ ئێژێ تۆ خۆت چی فکرەکەیتەوە نۆ ئێژێ من فکرەکەم نییە ئێژێ دەی نییەی بەڵام نێئۆ لە مەسیرە زندگیە کە قرار ئەگرێ و لە مەسیرە مبارزەیەکە کە قرار ئەگرێ و بەر ئەساسە هەڵبژاردنی کە ئەیکا بەرەبەرە دەرئەکەوێ کە بەرگوزیدەست بە خۆی نەیزانیگە و ئەمە هەڵبژاردنەکانێسی کە ئەو ئەکا بە بەرگوزیدە پس ئەمەی کە تۆ لە جیهانە کوردیە هەر کەسێ بە سەرسوڵتان ئەزانی و ئەو ئیمکانەی بۆ دروست ئەەکەی کە خۆی سەرسوڵتان بوێنیت تۆ هەمان پۆتەنسیێڵ و هەمان بەرگوزیدەکی پێدەی چون نازانێ مناڵە چی پێتێ ئەم مناڵە ئەو ئەبزارەی کە گەرەکێسی فێری بکەی ئاشنایکەی ئێشێ پێی بدەی تا بەو بەرگوزیدگی خۆیە بگات ئالەگرا تۆ یەواش یەواش خەریکی فێر ئەوی دقت بکەی لە کەلامە پیرەژن و پیرەپیاکانە قەدیمە تا تۆ بفەهمی وەختی ئێژی کورد نەماگە چۆن کورد نەماگە شکڵ و قیافە نەماگە من لە داستانە شعرەکەیە ئیقباڵە لاهوریە بیشەی گوسفەندی وەختی بەحسم کرد شێرەکان خویان گۆڕیا و دینە کاوەڕیان گرت و بوون و کاوەڕ و ئاڵەفیان خوارد و وەکو کاوەڕیان پێها دروسە و ڕواڵەت شێرون بەڵام وە خوو کاوەڕون لە کنارە کاوەڕادا ئەنیشتن و ئەلەوەڕین دروسە ئێمە وە شکل و قیافە ئینسانین دروسە ئەحیانەن یەکسری ئاوا ئەدەینە دەرو یەکسری کەلەمات ئەینە دەرو ئەحیانەن پێشمان وتکە کوردی بۆ ئێمان وتکە کوردی بەڵام ئێمە نەکوردین نەهیچ گزارشی لە کوردی دەین سەبەبیشی چییە سەبەبەکەی ئەوەسە کە ئێمە ئینقتا ئەمان کردگە لە ڕابردوویە خۆمان و من لە دیبەیتەکانە پێشووتری شاوتم وتم ئەوەی کە کووردە لە ناخوداگاه لە نەستیا کووردە لە کەلەکتیڤ ئەنکەنچزیە یا نەخوداگاه جەمعیە کووردە ئەنا لە ئاگاهیە مطلقەن داڕمیاگە مطلقەن کاولە مطلقەن نابوودە جایسە تێنە سەر تەکتەکە ئەمانە و چاوێکی پێاخشێنی پس کەڵامی یاری ئەوەڵین کارێک کە ئەیکا ئەمەسە ئەڕواتە سەرە ئولگویە کیۆس ئاشۆ و نەزم بۆی تو سەقام فرە ئەوێنی سەقام دا جیهان سەقام دا جیهان یعنی نەزمی پێدا سەقام لەگەڵ نەزماتێت ئاشۆ کیۆسە ئاشۆ ئەو وەختەسە کە تۆ ئەشێوێ دڵە ئەو وەختەسە کە حاڵە خاص نییە ئەزانی هیچ شتێ ئەتەفاق کەوتگە دنیا ئیتر بەمەی لە تۆ ئەو جۆرە نییە کە ئێشێ بوێت بۆیە تو ئەناڵیرەی دنیا فانیە ئەمرین وەزعەکە خراوە بەدڵە نییە کەوتکیتە ناوە ئاشۆ چون تۆ وەختی سەقامی هەزم جەهانە جەهان بەمەیلتە جەهان بە کامتە بۆیە سەقامی هەز ژیانە ئەڕواتت بەرۆ عاتفەت وا لە جێیە خۆیە سکت تێرە چوبزانم هەرچی شتە بەروفقە مرادە تۆ خەریکە ئەڕوا وەنەزەرە تۆ جەهان سەقامی هەز ناگەهان وەختی ئەم مرادە تۆ ئەشێوێت تۆ ئەکەویتە ناوە ئاشۆ جائسە تۆ ئیشێ کارێ بکەی ئیشێ حرەکەتێ بکەی لەم ئاشوە بۆی تۆ وەختی ئەم کەڵامانە ئەخوێنی تو دقیقەن هەمان داستانە نەزم سەقام و ئاشۆس سەقام و ئاشۆس سەقام و ئاشۆس و ئەو چایشی بەرگوزیدە بێت و بەرگوزیدە چۆن دێت و تۆ چۆن هەست بەم ئاشووە کە ئەم ئاشووە چه شکلیە ئەم سەقامە چه شکلیە و ئەم بەرگوزیدە چه شکلیە بعد تۆ ئەگەر ئەم تەفەهمی ئەو جار ڕەوەندە ڕەواویە ئەکسەریەتە داستانەکان ئەفەهمی بعد تۆ ئەفەهمی ئەحیانەن ئەدیانە شەرقیش فرەیەکیان ڕیشە لەم داستانانی تۆ ئەگرن چ بوودایی چه مابەقەیەکی تر کە ئەمڕۆ ئوروپاییەکان چەسپیاگەن مۆدەعین هەر شتێکیان گرتگە لەوان گرتگیانە
پس ئەگەر ئێوە تا ئەگرام متەلع بوون ئێمە ئەگەینە سەرە ئەوەی کە گەرەکمانە چاوێ بەم کوردیەتە بخەشێنین. نەورۆزە سۆرانی ئێژێت یاران چێش بیەن، سەرنجاو مقاڵ ئەزەل چێش بیەن. یاران چۆن بووگە سەرنجاو مقاڵ ئەزەل چۆن بووگە. ئەو ڕۆژە ئەزەلە هەر ئینسانێک کە لە سکدایکیا هەز ئەزەلێ دەست پێەکە، لە ئەزەلێک و تێت لە سەڕیەک تێت، هەمان کۆن ئۆلگویە سەڕ کەوتم لە هەمان حاڵەت خودائیا بیا و بەستە جەم جەهەن کێش بیەن. ئەم اتفاقە ئەم جەمکردنە ئەمەی کە ئەم جەهانیە دروست کرد کە بە ڕۆیەتە ئێمە بوو چه شەکلی بوو. بێشتر نەساختن تەنها وێش بیەن، بێشتر نەیان سازیگە فقط خۆی بووگە. لەگرات هێتە سەرە ئەم داستانە کە ئەو وەختێک تۆ وایتە ناوە سڕا چه اتفاقێک کەفتگە. ئەژێ نە بەحربی نە بەڕ نە ئەرز نە سەما. خۆب تا ئەگرا کولن مەکان مەوجود نییە، نە بەحربی نە دەریا بوو، نە بەڕ بوو نە وشکی بوو، نە ئەرز نە سەما، نە زەمینی بوو نە ئاسمانگ، نە ئاو نە ئاوتەش نە خاوک چەنی باوت. خۆ ئالەگرا تو دقیقاً ئەفەهمی، تۆ ئیستا نافەهمی کە منزور چییە لە ئاوگر و خاوک و با بفەهمی ئەناسوور مەردانەوە جەهانە مەردانەوە پیاگانە دوو عنسرە، عنسرە ئاگرە و عنسرە حەواس. عنسرە ئاگرە مەیلیشان بەرەو سەر ڕووینە. ئەی جەهانە ژنانە کامە عنسر تەشکیلیەدا؟ عنسرە خاک و عنسرە ئاو. خۆ پەس ئالەگرا وەختی ئێژی نە ئاو نە ئاوتەش نە خاوک چەنی باوت، منزورە مەسکە نە جەهانە زەنانە هەز نە جەهانە مەردانە هەز، نە جەهانە زەنانە هەز نە جەهانە مەردانە هەز. نە ساڵبی نە مانگ نە فەسڵە چواو ڕنگ، لەگرا زەمانیش ئیتر نییە. پس مەکان نەبوو، ئەناسوور نەبوو، زەمانیش نییە. نە ساڵبی نە مانگ نە فەسڵە چواو ڕنگ، نە وەقت بی نە بێوەقت، نە زوو نە درەنگ. دقیقاً منزوری مەسە کە زەمانیش نەبوو، نە مەکان بوو نە زەمان بوو، نە جەهانە زەنانە بوو و نە جەهانە مەردانە بوو. ئەمە ئەزەلە، ئەمە نوقتەی سفرە کە تۆ تی و یەواش یەواش بە ئاگاهی تۆ ئەمانە شکل پەیاکە، معنی پەیاکە و تووشی کارێ بکەین. نە بەرزبی نە نزم نە لێز نە مەکان، نە بەیزەی دوڕ بینە بەحر العمان. نە بەرز بوو نە نزم نە لێژ نە مەکان. پس لەگرا مەکانیش نەبوو، زەمن نەبوو، مەکانیش نەبوو. ئێستا نە بەیزەی دوڕ نە هێلکەی دوڕ بینە بەحر العمان. بەیزەی دوڕیش دوڕ ئێرادەس وا لە ناوە هێلکەیەکە، وا لە ناوە بەحرا، بەحر دەروونە، بەحر دەروونە. دەرونیش کوێست؟ ئەنکەنچزە، ناخوداگاهە، نەستە کە بە بەحر بە دەریاچە تعبیرەکرێت و یۆنگیش بە دەریاچە تعبیریەکاتەوە. ناخوداگاه لە ناوە ئەم ناخوداگا چی مستەتەرە؟ دوڕ چی واتیە؟ ئێرادە. دوڕ ئێرادەی واتیە کە ئەمان بە چی ناوی ئەوان؟ ئێمە بە چی ناومان ئەوە ئەورد؟ پاشام یەکێکی تر لە کۆن ئولگووەکانە جەهانە. ئەوبەتە
وەکوان ئولگوویە کوردیە. پاشام ئێرادەس، ئێرادە حرەکەت ئەکا، باوەڕی ئەکا، بەرەکەت ئەدا. ئەوێتۆ پاشام، پاشاوی من. پس حتا ئێرادەیش نەبوو تا بەر لەوەی تو شکڵ بگری. ئەوسا جاوی مەقام مەئواوش نەکۆبی، گۆشەگاوی لاونەش نەکاوم بە سۆبی. سەرفتەی ساوکن سەرماویەش چۆن بی، مەحبوس قەفەس پاوی کام ستون بی. خۆ بیسار تەوزیح هەدا، سوعالەکە لەکوێ بوو، چی بوو، چه سەرمایەیەکی بوو، چی گەرەک بوو، کە گەرەکی بوو ئەم حەیە بکە. کێ گەرەک گەراوش ئەوڵ بەست نەسڕ. ئالەکە سوعالەکە. گرا یانێ تۆمە ماسیەوێتۆ گرا. کێ گەرەک گەراوش ئەوڵ بەست نەسڕ. کێ لەناوە ئەم سڕا ئەم گرایە داخست. ئەم گرا چییە؟ ئەم گرا ئێرادەیە خوڵقەندنە. کێ ئەوڵ دەحفەم کارێ کرد لەناوە ئەم سڕە، لەناوە ئەم نەمەکان و نەزەمان و نە ئاگاهی و نە ڕۆشنی و نە تاریکی و چی بوو؟ کێبی مەغز نەغز میان جاوی ناوم بەر. کێ وەرەقە تۆپ دووربین کردن تۆ. کێ وەختە ساعات شکافتەن لۆلۆ. کەی وەختە ساعات شکافتەن لۆلۆ. کەی چه ئەتفاقێکە و چه ساعتێ بوو، چی بوو کە ئەم ئێرادە دەسی پێ کرد. تۆزی هەدا. نەمەغز تاوە پۆست چەند پەردەداڕۆ. نەمەغز تاوە پۆست چەند پەردەداڕۆ. منزور ئەم ئێرادەسە کە وا لەناوە پۆسێکە، ئێرادە مەغزە، وا لەناوە ئەم دوڕە. لەمەی کە ئەم ئێرادە بتوانێ ئەم پۆسە بشکێنێت و نموت پەیاکە تا زندگی جلوە پەیاکە، چەند پەردەی هەز، چەند پەردەیەشێ لا بدات. هەر پەردە چەند ڕەنگ سەرمەشقن ئاورۆ. چۆنش تۆقناون دەرمانش چێشبی. چۆن تۆقاندی دەرمانی چی بوو؟ کام وەرەق ئەو پەس، کامش ئەو پێشبی. کام تۆی ئەم پێستە لەبەر بوو، کامی لە پێش بوو. کامیانی ئەوەڵدەفە تەی کرد، کامیانی ئەوەڵدەفە شکاند. سوعالەکە هەر چەترش وست ئەو سەر سقامدا و تەبەق. چەترش وست ئەو سەر سقامدا و تەبەق. جاوی بەخشیش کامەن پەی سوفتەی شەفەق. چار لەلە ڕووی ئاسمان هەنن. لەلە یعنی لاویە، یعنی ئەو چوار لەلە لە ڕووی ئاسمان هەس، هەر لەلە یەک قەبس فروکش سەندەن. ساختن پەی ڕاوڕە و ئێڵچی هەردوو سەر. مەبۆ
نیشانش پێم بدەی خەبەر هەرکەس بزان و جاوگەی شۆنە دوڕ هەم شێرە مەستەن هەم سەیفە سەنگبەڕ. خب ئالەگە تۆ ئەفەهمی دوڕ ئەو مەکانە نییە کە خوای واتیە ئەمانە لە دینایژنی، چون دەگرا بە هەر کەس ئشارە ئەکا. تەوەجۆکەی ئەوەی کە هەر کەس بزان و هەر کەس بزانێ جێگەی دوڕوا لەکوێیە، هەم شێرە مەستەن هەم شێری مەسی پڕقودرەتە هەم سەیفە سەنگبەڕ، هەم شمشێرێکە بکە بەرد ئەوەڕێیت، هەم غڕاوی و قودرەتە شێری پەیا ئەکات، هەم وەکو شمشێرێک ئەوێ کە بەردە بڕێت. بە تۆ لەگرا ئەفەهمی دۆڕ ئەو مەکانە نییە کە ئەمانە پێئێژن خوای تیاوگە لە ڕۆژە ئەزەل و خوای تیاوگە، بەڵکو خوا پاشام کەوا لە ناوت دوڕا ئێرادەس وەفرە ئینسانێ نازانێ ئێرادەی وا لەکوێیە لەکوێ مستەتەر بووگە ئێشن مەکانە ئەو دوڕە بزانێ وا لەکوێیە. ئەگەر زانی مەکانە دوڕوا لەکوێیە وەتوانی پۆستەی دوڕ بشکێنی و ئێرادە بێتە دەرەوە، هەم ئەوێت و شێرە مەس هەم ئەوێت و سەیفە سەنگبەڕ وای بێتێ. قاوسد پەردە دڕ سڕ خوداوی قەتاونچی قودرەت نەگاو تاواوی. خب قاوسد پەردە دڕ سڕ خوداوی ئەم خوداییە لەگرا جەوهرە تەبیعەتە، ئەو دانش جەوهریە تەبیعەتە کە مەیلی هەست بە تەکامل، مەیلی هەست بە کاملیەت. ئەم ئێرادە کە ئەم دوڕە ئەدڕێنێ قەتاونچی قودرەت نەگاو تاماهی. جا ئەم گاو و ماهیە تعبیری هەزیشی تو بفەهمی گاو و ماهی لەناو ئەم کوان ئولگوانە چ کارکردێکیان هەست لە زەمینە ناخوداگاهی ئینسان چه کارکردێکیان هەست. ماسی سەڵفە خوەتە، خیشتەنە خیشە کە ئیستا لەگرا ئەشارەی پێ ئەکاتە کەزانی من خیشتەنە خیشە، من خیشتەنە خیشە کە لەگرا بەم زوانە بەحسیەکاوێت و من ماسیە. گاو نەمادە قودرەتە، قودرەتێکە کە لە ئێرادە تێتە دەر، قودرەتێکە کە عەقڵ سەوارە پێی. گاز خۆ کەواتە قەتاونچی قودرەت نەگاو تاماهی. خۆ پەسیستامەج ئێمە چوونە ناوە ئوستورە کۆهنە ئولگوو ئەوەی وا جەهانە کوردی دروستەکە، ئەوەی وا ئێمە ئەفەهمین جەهان چه شکلیە، جەهانمان چۆن دیگە، چۆن ئینسانە کوردیمان دروست کردگە، چۆن تەکە جەهانا ڕوبەڕوو بووبووینەوە، تەکە زەندگیان ڕوبەڕوو بووبووینەوە. تۆ هەر ئەم داستانە ماسیە ئەگریت بعد ئەشکاڵە مختلفی ئەمە تۆ ئەوێنیت لە چیرۆکەکانە ترا سەر دەرتێرێ. مەسەڵەن لە داستانی یونسە پێغەمبەرە کە تۆ ئەگەی بە سەندرۆمی یونس ماسی نەهەنگ یەکێکن، ئەمەی کە یونس خوا پێئێژی بچۆ قەومە خۆت نجات بە. یونسیش کاورایەکی ترسیاگە، خۆی لەو حەدە ناوێنی، قینی تێخوا مەموریەتی پێداوە لە دەست خوا هەڕاکە لە وەسەتە دەریا ماسیەتی ئەیخوا نەهەنگێتی ئەیخوا و سێ ڕۆژە ناوەسکە نەهەنگەوێت. وەختی ئەوێ فکر بکاتەوە و لە ناوە دڵە نەهەنگا تێتە دەر و مەموریەتەکە قبوڵەکە. بۆ یونس هەڕای کرد چون یونس خۆی لە حەدە ئەو مەموریەتە نەئەدی، ئەترسیا خۆی بچووکە زانی، خۆی خارە زانی، خۆی لە لیاقەتە ئەو مەموریەتە نەئەدی. لذا ئەم ترسە بردیەوە ناوە دەروونە خۆی. کاورا هەست حتا ئەبەد لە ناوە ترسەکانیا ئەمێنێتەوە، زندانی ئەکرێت، وەری یونس توانی بێتە دەرەوە. وەی تۆ ئیشت بفەهمی
کاربرد بەحر چییە، کاربرد گا چییە، کاربرد ماسی چییە، ئەمانە هیچ ڕەبتێکیان بەخوا و بە دین و بە حەیتەرانکردنە دەورە نەزر و نیاز و چوزانم جۆز شکاندن و ئەمانە نییە. ئەمە گشتی قەلبە دنیای کوردیکردنە. شینە بەحرە فکر تدبیر اتفاق، چووە ناو بەحرە فکر دەریاوی فکر تدبیر اتفاق، بیرکردنەوە لە تفاقی کە سەقام بدات، نەزم بدات. پس ئەوڵەفە نەزمەدا بعد ئاشۆتێ، بعد دووبارە ئەم ڕەوەندە ئیشی تکرار بوێتەوە. ئەوەی کە دروست ئەوێ ئەوڵەفە ئاشۆ نییە، نەزمە. چون تۆ لە سڕە لە مطلقیەتە، لە نەبوون زەمان و مەکانە، لە نەبوون هیچ ئاگاهیەکە، هیچ حرەکەتێکە، هیچ ئێرادەیەکە وایتە ناوە سڕە. ناگەهان تەدبیر اتفاق ئەەکەی و حرەکەت دەست پێەکەی کە سەقام بدەی. جەمناونە ئەساس بێ ئەرزە ئافاق، نەو دەم نەو ساعەت دڵپەرواوزەنان، لەو دەمە لەو ساعەتە دڵپەرواوزەنان. وەختی گەرەکی ئێرادە ئەمەڵکە، وەختی گەرەکیسی بەرەو سەقام بڕواوە ئێرادە بێتە دەر دڵپەرواوزەنان. دڵم ئەفڕێ لەو نەو دەم نەو ساعەت دڵپەرواوزەنان. کێ؟ منە ئینسان، منە ئینسانێک کەوا مناوە بێخەبەریە، منە ئینسانێک کەوا مناوە نائاگاهیە. ئەوەی ئینسان بە ئاگاهی ئەگەیەنێت ئاشووە. کلێ و دووە ئاغای هایدیگەریش ئێژێت شتەکان تاوەکو خۆیانن بە ئاگاهی ئێمە ناگەن، زەمانێ بە ئاگاهی ئێمەگەن کە یا نامێنین، یا ناقص ئەون، یا خویان ئەگۆڕێ، یان تەبیعەتیان ئەگۆڕێ. ئەنا تا هەن بە ئاگاهی ئێمە ناگەن و نازانین. نەو دەم نەو ساعەت دڵپەرواوزەنان، هەی کردووە موعجز حەجەر ساوزەنان. لەوح کردووە قەڵەم لە قاوە لەنگەر، دجلەی دەیجووری وستنە ڕووی حەجەر. خۆ لەگەڵ ئێرادە حرەکەت ئەکا. چاور مەلەک ژنور ساوخنە جەسەد سڕ، وێشیەنە مەکتەب بەتنە دەریاوی دوڕ. خب ئالەگرا وەختێ ئێرادە سوورەت ئەگرێ، وەختێ بەشەر دروست ئەوێ، چوار ئونسوڕ حەی ئەکرێ و ئامادە ئەکرێ تا ئەم بەشەرە ئامادە بێ و سەوار بێ بەم بەشەرە. یەکێ تەدبیرە، یەکێ سپریچواڵەتیە، ڕۆحم معنەویە، دوو ئەقڵە و سێ ئێرادە، چوار ئێراد، ببەخشن، سێ ئەقڵە، چوار ئێرادەس. هەفتاد هەزار ساڵ نەدڵت دوڕبی، دوڕ نەتاوی دەریا و پەروەردەی سڕبی. نە قاڵاوی قاڵبی، نە سەداوی هەیهات، جەهەن تەمە تاوڕ دەریا و کشوماوت. یەکێ جێیاڕەن باوش مەلەکەی عەرش، خەتاوتە خەتبڕ فەڕاوشە ڕووی فەرش. شەش ئەلف شەش ماویەی سێ شەش پەڕ. ئامە خێری مهم بوو. شەش ئەلف شەش ماویەی سێ شەش پەڕ. سێ شەش پەڕ چییە؟ ئەی ئەلف چییە؟ ئەلف ئەزلاعە، ئەلف ئەزلاعە.
شەش ئەم ئەزلا ئەنێتە کناری یەکتری و چی تێتە دەرۆ شەشپەڕ چییە؟ ئەوە سەوا جوولەکە ئەستفادەی لێیەکەن. جوولەکە ئەم نەمادەی بۆ جیگە ناوینیاگە هەسێرەی داود. مسلسە سەروەبان نەمادە دنیای مەردانەس، جەهانە مەردانەس ئەنی موسە. مسلسە سەروە خوار نەمادە جەهانە ژنانەس. نیم کورەیە چەپ مەردانەس، نیم کورەیە ڕاست ژنانەس. نیم کورەیە چەپ، نیم کورەیە زوانە، نیم کورەیە ئەستەدلالە، نیم کورەیە خەتیە، نیم کورەیە دەلیلە، نیم کورەیە ڕاست، نیم کورەیە خلاقیەتە، ئافڕەندنە، نیم کورەیە شهودە، نیم کورەیە هونەرە. ئەم دووە وەختی باڵانس ئەکەن، ئەم دوو نەمادە ئەچنە ناو یەکتری، لەگرا چاو سێوەم تێتە دەر، دانایی تێتە دەر، کابرا بە تەمام وجودیۆ ئەفکرێت، هەستەکە، دەرکەکە، شهودەکە، ئەبینیت. ئەمە هەمەسە، هەرەوەسە. 6,666 ماوەیەی سێ شەش پەڕ ئاراوستەی ئوستاد ئێڵچی بەحربەڕ. ئاراوستەی ئوستاد ئێڵچی بەحربەڕ. جریوچی جەیحون دجلەی بێ ئاومان، نیشنە ڕووی مۆڵەق دەریاوی بێسامان. نەسەر نەگاو کرد گومبەدێ نەدوڕ، بەرق مەدەی نەتە دجلەی حەجەر پەڕ. چون شەماوڵەی نور دەمدەم مەدۆ گڕ، وێشوێش ئاراوستەن نیشتەن قورسە سەر. دیان و ئەفلاوک ڕووی دەریاوی بێبن، واوتەن کێناون تۆ تۆی من. ئەمە هەمان من و کە من وتم بە خیشتە نەخیشگەین بوو. ئەو تۆیە ئاخرێ کە تۆ لە ناویە تێیتە دەروە بە فەردانیەت و کوردیەت ئەگەی. واتەن کێناون تۆ تۆی من. وتی من کێم لە تۆ تۆی منا هەمان بەرگوزیدە. دەیشتەمە بە دەستگای یۆنگ معنادا نە؟ معنادا وەلی تۆ نەدەتوانیە و سابی خوێنی تۆ تێنەیەگەی. ئەمە زوانە دایکی تێیتر وهەنیە؟ چە ئینقتاعێکە کردگە لە جەهانە خۆت؟ چە ئینقتاعێکە کردگە کە نازانی کورد بوون چه شکلیە؟ تۆ لە سروەتە تاریخی خۆت، لە زەخایر فەرهەنگی خۆت، لە سەیرە داستانی خۆت دوورۆ کەوتگیتەوە. نایزانیت. ئولگووەکانیشە نەماگن، ئیدەئالەکانیشە نەماگن. بۆیە دیان و ئەفلاوک ڕووی دەریاوی بێبن، واوتەن کێنان تۆ تۆی من. ئیستا خیشتە نەخیش معنە ئەدا. ئەی من چی؟ معنە ئەدا. پس ئەوێنی ئەم داستانە گشتی داستانە دروستبوونە ئینسانە متەکاملە، ئینسانە کوردیە تەواوە. کەلێدا ئەدیانە ئیبراهیمی بەمە وتیان چی؟ وتیان مونجی. با وتیان مونجی کی ئەهێنێرێ؟ وتیان خوا ئەهێنێرێ، خوا مونجی ئەهێنێرێ و گشتیشی تەسلیمی بوێ چون خوا ئەهێنێرێ. ولی ئەم ئیستا دقیقەن ئەو ڕەوەندە ئێژێ کە بەتوو لە تاریخ و ژیانە کوردی ئینسانە کوردی دەبێ بێتە دەرەوە و دەبێ لێ بێتە دەرەوە و ئاوا دانای دانایان سەر سوڵتان دێتە دەرەوە. پس ئەم سەر سوڵتانە تەیە هەمان مەراحلی کرد کە ئینسان لە
نەزم و ئاشوا تەکیا دەسوی یەخەوێ نگاو کرد وە خەشم گڕەی ئاوتەش بەرق قوتوس بێ نفوق نیشنە دەریاوی غەرق هەفتاو چاڵنە بەحر ڕووی دەریاو مەند بی کشتی چون تووفان بەندەراوت بەند بی وەڕزاوی عەزیم بیناوی بوڵەند ماوڵ موعجزە نەماوە شاناو پەڕ و باوڵ سێ دەفعە چونەن ئاوخر سەرەنجام ڕاهدا و ڕەحبەر کردشان سەڵام ئەیان بی وەعین مالک تا مەملوک واوتش تۆ خاڵق بەندەوە مەخلوق وە لێویاوی پەردە سڕ نەڕووی سەواود فەرماوا و مەلەک ڕەحمەت و ئوستاود جەمناونە جەیحون دجلەی حەجەرپەڕ دوڕش دڕنا بەراماو نەدوڕ دوڕش دڕنا بەراماو لە دوڕ ئائیستە ئێرادە هاتە دەرەوە دوای تەیە ئەم مەسیرە و ئەم مەسیرە لە سەفەرێکا کە کردی وە لێویاوی پەردەی سڕ نەڕۆی سەواود فەرماوا و مەلەک ڕەحمەت و ئوستاود جەمناونە جەیحون دجلەی حەجەرپەڕ دوڕش دڕنا بەراماو نەدوڕ وەزەر بە موعجز قدرەتە باوتن وەزەر بە موعجز قدرەتە باوتن تۆفناون چون بەرق نە دەریاوی بێبن بە چ قدرەتێم کارەی کرد چۆن تۆفانی دروست کرد لەم دەریاوی بێبنە چۆن تۆفانی دروست کرد بە قدرەتە باوتن بە قدرەتە دەروون بە ڕۆچوونەوە ناوت دەروونە بە سەقامدانت دەروون لەگەڵ ئاشۆی دەروونا دەرکەوتن ڕەبتی نەبوو خۆ بەخوا بۆی ئەمە هەر هەمانە کە تۆ لە ئەنوا و ئەقسامە سەفەر ئارکیۆتایپەکانە ئەیفەهمی کەواتە وەزەر بە موعجز قدرەتە باوتن تۆفناون چون بەرق نە دەریاوی بێبن گەردەمی ناو ئیش نیش نەڕووی ڕەواق سەقامدا و نفوق هەفت تەختە ئافاق بنیاود کرد بنیاود نەهەنگێ نەوبەحر بنیاود کرد بنیاود نەهەنگێ نەوبەحر وتمان نەهەنگ و ماهی چییە؟ سەڵفە ئەوەی کە تۆ بەرەو کوردیەت ئەوە چییە؟ سەڵفە منە ئیگۆ نییە منیەت نییە منە نیشنە جاوگەی دوڕ نەباڵاوی حەجەر من دەربی نەگێج گەردەن نەسەجیم نەجەسیم سەقام دا و زەرب موعجزە عەزیم ئەوسا فەناو کرد زوڵماوت نەڕووی سەر ئەوسا فەناو کرد زوڵماوت نەڕووی سەر تاریکی لەسەر سڕ لادا نەسەر جۆشە دوڕ ساوز ناو نەسەر جۆشە دوڕ ئەوسا فەناو کرد زوڵماوت نەڕووی سەر نەسەر جۆشە دوڕ سازاون ئەختەر ڕەوشەن بی جەهان وە شکڵت دووشەم یەک ڕەنگ و دووڕەنگ جوف کرد جۆرە هەم ڕەوشەن بی جەهان وە شکڵە دووشەم جەهان دنیا وە شکڵ دوودانەشەم ڕۆشن بوو خۆ ئەم دووشەمە چییە؟ باز جەهانە زەنان است و باز جەهانە مەردان است یەک ڕەنگ بی و دوو ڕەنگ جفت کرد جۆرە هەم یەک ڕەنگ و دوو ڕەنگ بوون جفتیانی کرد جۆرە هەم ئەمە کامەوە ئەمە ئەو وەختەوەوە ئانیما و ئانیموس یەکیان گرت جەهانە زەنانەوە جەهانە پیاگانە یەکیان گرت نیمکورەیە چەپ و نیمکورەی ڕاست یەکیان گرت
و بە دانایی تەواوگەی جەهان ڕۆشن بوو. نەمادە ئەم دووە چییە؟ نەمادە جەهانە مەردانە خۆرە، نەمادە جەهانە ژنانە مانگە. بۆیە تۆ لە شێعرەکانە ئەوێنیت کە مانگ دائیمەن بە یار تەشبیهەکرێ، مانگ دائیمەن بە یار تەشبیهەکرێ. خەشمە ئاوتەشی جۆشناوی جەیحون، تاوەشت مەدەی تاوق شەراوڕەی گەردوون. وێش نیشت نەڕەواوق بورجە حەفتمین، هەی کردووە مۆعجز گرەساو زەمین، هەی کردووە مۆعجز گرەساو زەمین. نظام داو جەها وەبێ فکرفەن، کۆهنە کەف بەحر نەجاوی وێش نەکەند. نەباڵاوی دووشاوق سەقاوم داون لەنگەر، گاو نیش نەماهی دەریاو نەحەجەر. چه اتفاقی کرد؟ نظام داو جەهان وەبێ فکرفەن، کۆهنە کەف بەحر نەجاوی وێش نەکەند. نەباڵاوی دووشاوق سەقاوم داون لەنگەر، گاو نیش نەماهی دەریاو نەحەجەر. خۆ گا سوارە ماهی بوو. ماهی چ بوو؟ ماهی من بوو، سەڵف بوو. گا سواری بوو یعنی قودرەت سواری بوو، داراوی قودرەت بوو. زریوەی زەڕاوب بڕەندەی دووسەر، چەرخ مەدەی چەپی ساوقی حەفت کەوسەر. شکاوا و نەسیم نەفەسە مەحبووس، دەمناون دەهەن نەجەهان جلووس. دەمناون دەهەن نەجەهان جلووس. ماڵان پەردەپۆش کاڵاوی کەس نەباو، وستش نەڕووی ئەوج بێتیر و تەناو. وەزەر بە ڕەحداور مرەساوی ئەفزوون، نەهر و بەحر و بەڕ جاوری کرد جەیحون. نەو جەسەدە حوود زۆر دوور مەنزڵ، پڕینە ئەندام ساوزناون دڵدڵ. بونیاود کرد بونیاود وەبێ کوورە و ناور، نەسەر جۆشە بەرق ساوختەن زوڵفەقار. بەستش نەکەمەر سالاورە سەنگین، باوتن حوکمە عەرش وەزاهر زەمین. ئەوسا چوار مەلەک حەواڵەی فەرمەن، کردش وە ئێڵچی ئەرز و ئاسمان. ئەوەی کە ئومیدوارم کە دیبەیتەکە قەت نەبوو بێ لەبەرەوەی کانەکشنە من نەما، و ئەگەر دیبەیتەکە قەت نەبووگەوە من هەنووز ماگەم بێزەحمەت شتێک بنووسن کە من بزانم کە هەنووز لە دیبەیتەکە موجودم. متاسفانە کانەکشنە ئینترنێتەکەی یعنی کانەکشنە مۆبایلەکە پەڕی و ئینترنێتەکە زەعیفە. ئێستا باش بوو. ئەوەی کە من بەحسم کردووە سعیەکەم لە دیبەیتەکانت داهاتووە بێمە سەر تیکە تیکە و خشت خشتە ئەم داستانە کە بۆتانم شەرحدا، و سەیرە ڕەواویە ئەم داستانە ئێوە ئەگەینێ بە شتێک کە من بەحسم کرد. بزانن معمولاً تۆ وەختێک داستانێک ئەنووسیت ئیشی بزانیت
ڕوبەڕووبوونەوەی لەگەڵە ئەم جەهانە و ئەم چێکەوا لە ناوە ئەم جەهانە مەسئەلە نییە، پرس نییە تا تۆ جواوی بیتۆ. هیچ شتێ لەم جەهانە پرس نییە تا تۆ جواوی بیتۆ، بەڵکو یا نەزم و سەقامە یا ئاشۆ و شەڕ و شورە. ئەوەی کە تۆ ئیمڕۆ لە کووردا ئەیوێنیت ئاشۆە، نەپەرسە کورد. ئاشۆیەکە کە سەقامی سندگە، ئاشۆیەکە کە هەر کەسێکی بەرەو منزڵێ بردگە، بردگێسیوە لە جێگەیەک داینیاگە. نەحوەی ڕوبەڕووبوونەوەی تۆ لەگەڵ زەندگیە ئەمەسە. ئەوانەی کە لە دنیای ئەمڕۆ خەریکن تعریفەکەن بۆ تۆ کە ئینسان بۆ خۆشی و لەزەت دروست کردیاگە، وهان بە شوێنە ئەوەی کە لە هەر کوێیە کەس لەزەتێ بگرن سەرناکەون. بۆیە ئینسانە کوردی لە قەدیم و ئەمەی ئەزانی، چون ئەم ژیانە مەیلی بە ئاشۆز. تۆ هەر لەحزە ئیمکانی هەست ئەوەی کە پێگەی لەزەتە بۆ لەدەست نەمێنێت، پۆڵە لەدەست نەمێنێ، جوانیت لەدەست نەمێنێ، سەڵامەتی لەشە لەدەست نەمێنێ، هەر لەحزە ئیمکانی هەست اتفاقێ بکەوێت و تۆ نەتوانیم لەزەتە بۆی. گەرچێ تۆ حتا ئەگەر هیچ اتفاقێکە بۆ نەکەفێ، بەرەبەرە لەشە پیرەوێ، هێزی کەمەوێ، جوانیت هەڵەگەڕێتۆ، بێفەڕەوی. ئەی لەزەتە ژیان لە چی بوو لە دنیای کوردیە؟ لەزەتە ژیان چی بوو کە ئینسان کورد لە چوار چێوەی کوهن ئولگوەکانە بەحسیە کرد و گەرەکی بوو تۆ پێی بگەی؟ لەزەت لە شەڕکردنا بوو، ئەوەی کە ئێمە بارها وتگمانەیەژێ کورد بێ ئەجەل ئەمرێ. کورد بێ ئەجەل ئەمرێ، نایژێ ئینسان بێ ئەجەل ئەمرێت، نایژێ عەرەب بێ ئەجەل ئەمرێت، نایژێ ئینگلیسی بێ ئەجەل ئەمرێ، ئێژێ کورد بێ ئەجەل ئەمرێ. بۆ خاترەوەی لەزەتە واقعیە زندگی و ئەم دەرفەتە و ئەم فرسەتە کە وایتیا وا لە ناوە ئەدڤەنچەر بوونە، ماجەراجوو بوونە. بۆیە تۆ ئەوێنی دنیای ئەمڕۆ نظامە سوڵتەی جەهانی بۆ خاتری ئەوەی ئینسانەکان بەبێ دەسەڵاتی مطلقا بێریت و چیان پێکە؟ هەنواتە ناوە ماجەراجوویە مەسنوعی. ماجەراجووی مەسنوعی چه شەکڵیە؟ سرعەتە بە ماشین، گەیمە، گەیم بازی کردنە. تۆ لە ناوە ئەم گەیمە ئەوی تۆ قاهرەمان، ئەوی تۆ تەکتیرەندازێک، نیشانە شکێنی وا بڕۆی مردمێ نجات بەی، تەکە داعشا شەڕکەی، تەکە مەوجوداتە فەزاییە شەڕکەی، تەکە داعش دەها شەڕکەی. چیت پێدا؟ لەزەتێکی کەزایی، سەفەرێکی کەزایی کە تۆ لە ناوە ئەم سەفەرە هیچ ئاسیبێ ناوێنی، مطمئنی کە هیچ خەتەرێ تەهدیدە ناکە، فقط گەرەکتە تەجروبەی ئەم ماجەراجوویە بکەی. بەڵام لە جەهانە کوردیە چه شەکلی بوو؟ تو واقعەن ماجەراجوویی دەکرد، تو واقعەن بە تەمامە ئاگاهی تۆ ئەچوویت بە ناوە دڵە ئاشووە و لەگەڵ یا ڕوبەڕووەوی تۆ. لذا فەهمینە جەهانە کوردی، فەهمینە کوهن ئولگووەکانە کوردیە، تێگەین لە کوهن ئولگووەکانە کوردیە کە چه مەسیرێک ئینسانە کوردی ئێشێ تێیکە و ئێمە لە چه مەسیرێکا قەرارمانگرت کە حاڵمان خراوە. بزانە تۆ ئارکیۆتایپە مناڵت هەست، ئارکیۆتایپە باوکت هەست، ئارکیۆتایپە دایکت هەست. هەر کام لەمانە کە ئەکەونە ناوە ئاشۆ یەکسری سێبەرە ئارکیۆتایپیشیان هەست. ئەر تۆ سەر بکەوی
ئەوی بە ئینسانێکی متەکامڵ ئەرتۆ سەر نەکەوی و ئەم سەفەرە نەکەی ئەکەویتە ناوە سێبەرە ئارکیۆتایپەکە شتێکی ترە لێ دەرتێ. بۆیە یەکێک لەو ئارکیۆتایپانە و ئەو کۆنە ئولگوانە هەتی و بوونە. وەختی ئەکەویتە ناوە ئاشۆ هەتی و ئەوید نە بە معنایەوەی کە باوکە لە دەست ئەدەی هەرکە باوکی لە دەست داوێ هەتیوە. هەتیوی جیهانێکەوە تەجروبەی ئەەکەی. وەختی ئەحساسە بێپەناهی ئەەکەی، وەختی ئەحساسە تەنیایی ئەەکەی، بێکەسی ئەەکەی، بێدەسی ئەەکەی، وەختی هەکیشتە لێت ئەسندێت تۆ لە وادیە مناڵیا دەرتی و لە پڕێکە ئەخریتە ناوم دەورانە هەتیوی. ئیستە تۆ سەرپەنات گەرەک، کەسە گەرەک، دەسە گەرەک، پشتە گەرەک. وەگەر ئەمانە لە دەرۆ تەعقیبی بکەی و لە دەرۆ بە شوێنیا بگەڕێی هەتیوتر ئەبی بە قوربانی، ئەبی بە زام خواردەگ. بۆ چون لە دەرۆ کەس ناوێتەوە کەسە، لە دەرۆ کەس سەرپەنا پێ نادا، ماڵە پێ نادا، لە دەرۆ کەس ناوێتە پشتە. چیت پێتێ؟ هەست بە قوربانی بوونەکەی و ئیمکانی هەست حتا ئەبەد لە وادی قوربانی بوونا بمێنیت و بخزیتە دنیای زام خواردگ. لە دنیای زام خواردگە یا تۆ ئەوی تۆ ئینسانە زەعیفێ و دائیمەن هەستە بە گوناحەکەی، یا ئەوەی کە ئەوی تۆ جنایەتکاری، ئەوی تۆ شەیتانێ بۆ خۆت، ئەوی تۆ کەسێ وەکو جوکر. جا هەر بەم دەسە بێ ئەها کورد ئێژێ کورد کەسی نییە. بیستەکتانە کورد کەسی نییە و کورد بێ کەسە و باوکی گیان و هێمان خۆمیاگە و ئەها لە تەعقیبە دادگاکانە هەڵەبجە ئێمە تەعقیبە مەردمە هەڵەبجەمان کرد. مەردمە هەڵەبجە ناگەهان هەتیو بوون، بێپەنا بوون، بێپشت بوون، بێکەس بوون. بەڵام بە شوێنی ئەوە ئەگەڕیان لە دەرەوە کەسێ بێت و پشت و پەنایان بێت و حامیان، کەسێ سەرپەنایەکیان پێبا، کەسێک پشتیان بگرێ، حیمایەتیان لێ بکە. بەڵام کەس نەیکرد. لکیان بە دەوڵەتە ئێران و دەوڵەتە ئێران نەیکرد، لکیان بە دەوڵەتە عێراق و دەوڵەتە عێراق نەیکرد. چه اتفاقێکیان بۆ کەوت؟ زەعیف بوون. ئینسانە زەعیف هەستە بە گوناحەکە، زەعیفە بێ ئێرادەس و بڕێکیان نەڕوینە ناوە زەعیفی، گەڕیانەوە ناوە دەورانە مناڵی. ئیمڕۆ ئەکسەرە کورد تاقەتی قسەی قۆڵی نییە، حەزی پێ ناکە. بۆ حەزی پێ ناکە؟ بۆ خاتری ئەوەی ئەمانە گەورە نەوگن و سەفەر قەهرەمانیان نەکردە و ماجەراجوویی ناکەن. ئەوانەی کە سەتحین، ئەوانەی کە تاقەتی پرسیاری گەورەیان نییە، ئەوانەی کە ێژندا ئەوەسەری خۆت مەیەشێنە، ئەوانەی پێیان وانییە کە دەبێت پرسیارە گەورە بکەن، ئەوانەی کە پێیان وانییە دەبێت لە شتەکان بکۆڵنەوە، ئەوانەی کە پێیان وانییە دەبێن بڕۆن لە بەرامبەرە ئەوەی کە وای پێیان کردگە بوێسن. ئەوانە چی هەڵەبژێرن؟ هەڵەگەڕێنەوە سەر ماددە خامەکە. واوتم ئەگەڕێنەوە سەر ئەو وەختەین ئەرزبینە سەمابی، ئەگەینە ئەو وەختەی کە دنیا سەربی، گەرەکیانە بڕۆنە ئەو وەختە، گەرەکیانە بڕۆنە ئەو وەختە. چه اتفاقێکیان بۆ کەوێ وەختی ڕۆنە ئەو وەختە؟ ئایژە سەرمان مێشێن و لاوە کارمان چێوە کاری چتۆ. ئەو ئینسانە سەتحیە، ئەو ئینسانە فرە سەتحیە و اتفاقێکە بۆ کورد کەوتگە لە سەتحی بوون و لە زەعیف بوون ئاماگەسەوە.
ئینسانە سەتحی حتا ئاخری عمری ئەژیت وەری دوو شت لەدەسەدا یەکێ ئاگاهیە و یەکی ئازادیە. ئەزانن بۆ مەردمە ئێمە دەرمان فرە ئەخوا، مەواد مخدر فرە ئەخوا، بۆ مەردمە ئێمە ئەلکۆل فرە ئەخوا، بۆ مەردمە ئێمە فرە تەزاهورە و دین ئەکاوە نوێژ خوێندنەکە، بۆ لەبەرەوەی ناتوانێت تەحمل واقعیەت و جەهان بکە، ناتوانێت تەحمل ڕەنجکە، نەیگەرەکە ڕەنج بکێشێ. تۆ ئەمە تماشا بکە لە حەب خواردنە خەڵکەکە نەیگەرەکە ئێش بەدەنی بگرێت، نەخۆشی بگرێت، دەورانە نقاحەت و دەورانە دەرمان تەیکە، بۆیە مشت حەبەکاتە خوار. 50 دانە دکتۆر ئەگەڕێ فەورەن لەم زەجرە دەربێت، فەورەن تەحملی نییە، تەحملیکە نەیگەرەکە لەگەڵم ڕەنجە ڕوبەڕوو بێتەوە. مناڵن، گەورە نەوگن، مناڵن، ڕۆحەن مناڵن. بۆیە تۆ لە ژیانە ڕۆژانەیانە بیانوێنە پژمەیەکەکە 50 دکتۆرە چی مشت حەبەکاتە خوارۆ، لەبەرەوەی حاڵی خراو نەبێ، ناتوانێت تەحمل ئێشکا، سەر ئێشەکە، دانە ئێشەکە، پژمەکات ناتوانێت. تەکە مشکڵێکا لە زندگی ڕوبەڕوەوێت و حەقێکی ئەخۆن، زوڵمێکی لێ یەکەن، کەسێکی ئەکوژن، سەرەکاتە خوار، پێی خۆش نییە، نەیگەرەکە ڕوبەڕوو بێتەوە، نەیگەرەکەم سەفەرە بکات، نەیگەرەکەم سەفەرە قارەمانانە بکات، نەیگەرەکە بڕواتە ناوە دڵ مشکڵ و خەتەرە، نەیگەرەکە چیەکە دەست لە دنیای واقع ئەکێشێ، مخدرات لە خۆیەدا ئارام بێتەوە، ئەلکۆل ئەخوا ئارام بێتەوە، خۆی ئەخاتە وادیە مناڵی، نەیگەرەکە بزانێ، بۆی خۆش نییە قسەی بۆکەی دەرەچێ لەدەسە، نافامم، سەری ئێڕۆرەدا، ئەمانە گەورە نەوگن، وانە مناڵی مطلقە، وانە زەعیفە. ئەمە گزارش نادا لە ئینسانە کوردی، وەمانە سەرخوردە بووگن بە شوێنە باوکە ئەگەڕێن، باوکیان دەست ناکەوێ، بە شوێنە یەکێکە ئەگەڕێن حمایەتیان کە دەستیان ناکەوێ، پەنا ئەوەنە دەوڵەت بێ مەحەلیانەکە، وەکو مناڵە ئەنووزێنن ئەڕۆن لە گۆشەیەکە کزەکەن، چون هەتیون ونا نایانگەرەکە لە هەتیوی دەربێن، هەتیون دڵیان نەیگەرەکە باوەڕ بکات ئەم باوکە کە دەوڵەتی ناوە نانیشان پێ نادات، خۆشبەختیشیان ناکات، حمایەتیشیان لێ ناکات، بۆ چون مناڵ تەنیا شتێکە ئەیناسێت متمانەکردنە، هەر شتێکی دەرناناسێ مناڵ متمانەیەکە، و نەیگەرەکە قبوڵکە ئەم جەهانە ئەحیانەن لەسەر متمانەکردنە ئەو ناوێسێت، و بۆ متمانەکردنە ئەو هیچ ئەرزشی قائل نییە، ئەو بە جەهان متمانەی کردگە کە ئەو ئەپارێزێنانی ئەدا، دەسی بۆ تێرێ، سەعادەتی پێدا، خۆشبەختی پێدا، لەزەتی پێدا، بەڵام جەهانە و کارە ناکە، نایداتی، نە لەزەتی پێدا، نە نهانی پێدا، نە سەعادەتی پێدا، پێی نادا. چی پێ تێدا مناڵە؟ هەتایە لە مناڵیە ئەمێنێتەوە، لە زەعیفیە ئەمێنێتەوە، بعد کارکتەرایی جۆراوجۆری لێ دەردی، یا زەعیفە یا جنایەتکارە، کە تۆ نمونەی ئەمانە ئەوێنیت ها کاورا بۆ جەلب نەزەر نەفتەکەوە قەی خۆی سووتێنی، بۆ ئەوەی نەزەرە دیگەران جەلب کاوە خۆی، بۆ ئەوەی هەتیوە، بۆ ئەوەی حازر نییە لە هەتیوی بێتە دەر، بۆ ئەوەی حازر نییە هەتیوی قبوڵکە، لەسەر ئەژنۆکانە خۆی بوێسێت و لەگەڵە ئەم بێ پشتی و بێ کەسی و تەنهایە دەروونە ڕوبەڕوو بێتەوە، ئەو پێی وایە هەرچیشتەوە لە دەرەوە و شوێنە باوک لە دەراگەڕێ، نازانێت کە ئاشۆ هەم لە دەرەوە هەز هەم لە ناوەوە هەز. بۆیە تۆ وەختی ئەگەی بە متونە کوردی و داستانە کوردی ئەوێنی قارەمان ئەوەڵ دەفعە شەڕ دەروونەکە، بعد شەڕ بیرونەکە، کە من لەو دواتێ مەسەرە داستانە لاوەکە زەمبیل فرۆشت دووبارە، وەوەی کە تۆ چۆن لە کوردیەت کوردان دروست ئەەکەی، و
و کوردەوار مانا پێیاکە تۆ چۆن ئەوەڵ دەفە لە سەفەرە دەروون و دەست پێەکەی با دەگاتە سەفەرە بیرون چۆن لە فەردانیەت و دەست پێەکەی بعد فەردیەتەکان کۆ ئەبن و جەم ئەوەن جەمدا ئەنێن و کوردان دروست ئەوێت ئەوانەی کە لە دەرەوە ئەگەڕێن وە شوێنە ئاشوا شکست دەخۆن لە مناڵیا ئەمێنێنەوە و هیچ وە خەڵاسن و هەتایە لە هەتیویا ئەمێنێنەوە چێژن چە پیاک بعد ئەکەونە ناوە سایەکان ئەکەونە ناوە ئستبداد و درۆ و جنایەت و ئەکەونە ناوە مەسخبوون و ئەتیاد و بێخەبەری و بێئاگاهی و کۆیلەیی ئەکەونە داوە تەماع و شەهوەت و حیلە و ئەکەونە داوە تەمامە ئەمانە بۆ چون کاورا نەیگەرەک بوو تەکە واقعیەتە ڕۆبەڕۆ بێتەوە چون نەیگەرەک بوو لە دەروونە لەگەڵ جەهانە خۆیان ڕۆبەڕۆ بێتەوە چون لەگەڵ نوسخەیە کوردیە خۆی دوورۆ کەوتووە چون لە فەرهەنگە خۆی و لە کوردیەتە خۆی ئینقتاعی کردبوو بۆیە بڕۆ داستان تێناگا هیچ فیلمێ نافەهمێ نایفەهمێ دەرکی ناکە بۆی ئامارە خودکوشی ئەچێتە سەرەوە ئامارە جنایەت ئەچێتە سەرەوە تەوەجۆ ئەکەن وەختی کاورایەتی ڕوو ئەکاتە من و ئێشێەوە بەرنامەتان چۆنە بۆ کوردەوار چۆنە و حکوومەتەکە چۆنی دانین و چشقڵی و ئەمانە ئەمە هەتیوێکە هاتکە بزانێ ئەم بابا نانی پێداوی کاتۆ باوکی ئەحیانەن بۆیە جواوە ئەم هەتیوەدانە فرە سەختە ئەم هەتیوە وە شوێنە باوکە ئەگەڕێ ڕۆژێ حیزبی دموکرات باوکێسی ڕۆژێ یەکێتی باوکێسی ڕۆژێ پەکەکە باوکێسی ڕۆژە سەدام حوسێن باوکێسی لە گشتیشان سەرخوردە ئەبێ سەدام لێدا دەوڵەتە عێراق لێدا دەوڵەتە تورکیە لێدا دەوڵەتە ئێران لێدا تێتە ئوروپا هەر هەتیوە ئوروپا لێدا هەر هەتیوە ڕووە کاتە توی شێژی تێی چیمان بۆکەی چۆن حامیمی چۆن سەرپەران بۆ تێری چۆن خۆشبەختمەکەی چۆن خۆش ئەگوزەرێنە بۆیە جواوە ئەم سوالانەدان خێرە سەختە چون ئەم کاورە نەیگەرەکە حەجوق بڕواتە ناوە دەروونە خۆی نەیگەرەکە بڕواتە ناوە دەریاوی دەرونی نەیگەرەکە بە ماسیە دەرونی بگا نەیگەرەکە دۆڕ بشکێنێت ئەمە هەمان داستانە کە ئەوانەی کە هاتن تەمەدون کوردیان قەلب کردووە بردیان و لێو دوا قەلبیشیان کرد بەسەر خۆیان لەم زەعفە بەشەرە تێگەی بوون فرە کەسێ نەیگەرەکە سەفەرە قەهرەمانی بڕوە فرە کەسێ نەیگەرەکە دنیای لێ ڕۆشن بوێتەوە فرە کەسێ نەیگەرەکە بێتە ناوە ئاگاهی وەگەرەکیسی لە ناو هوشیاری یاوێت ئەسڵەن بۆی مهم نییە وەگەرەکیسی لە ناو هوشیاری مەتڵقاوێ و تۆ ئالەگراسە کە ئەتوانی قەشەنگ دەسی بگری و بیوەیتە وادیە بیکەیتە بەردە تەوق بەردەگی بخیتە ملی و ئەویش قەشەنگ ملە پێدا ئەمە لە دانیانە سیستەمی یاریە و دەوڵەتە کوردیە یاریە بۆ خوڵقەندنی جەهانە کوردی ئەوەڵین اتفاقێکە کەوێ ئەمەسە هەتی و بۆ هەتی و ئەمێنێتەوە بۆ هەتی و ئەمێنێتەوە بۆ خاتریەوەی هەتی و مەسئولیەت ناگرێ نەیگەرەکە مەسئولیەت بگرێ مناڵە نەیگەرەکە مەسئولیەت بگرێ ئەی باوکبوون چه شەکڵیە باوکبوون هەمان ئولگووە کە پاشامە سەقامەدا لەگەڵ ئاشووە دەرەکەوێ سەقامەدا ئەنسۆرە جەهانە مەردانە چ شکلی بوو
با بوو و ئاگر بوو بەرەو سەرڕووی عنصری جەهانە ژنانەچ بوو ئاو خاک بوو وەختی ئەمانە تەلفیقەون یەکتریا چی تێت سەقام تێت ئافڕەندن تێت کریتیڤیتی تێت هۆنەر تێت باوەری تێت بەرەکەت تێت ئەمانە گشتیان وە یەکوتێن وەختی ئەمە اتفاق ئەکەفێ وەێ ئەو نەیگەرەکە ئەمە اتفاق بکەفێ و نەیگەرەکە و کارەوە بکات گەرە کەسیا چیشتە پێی بەن ئەو نێگەرەکە گەورە بوێت نێگەرەکە سەفەرە قەهرەمانی بکات نێگەرەکە لەگەڵ ئەژدەهاوی ئاشوا ڕۆبەڕوو بوێت تەمامە سەفەرە بەشەر و ژیانە بەشەر سەفەرە لە بینە ناسریاگ و نەناسریاگە ناسریاگ و نەناسریاگە تۆ لە ناسریاگی ئەکەویتە ناوە نەناسریاگە ئیشی بڕۆی ئەم نەناسریاگە کەشفکەی بێریتی بە ناسینەکانت ئیزافەیکەی تا بفهمی تا گەورەتر بووی تا متەکاملتر بووی پس ئەو کەسەی کە لە ناسریاگ فڕە ئەدرێتە نەناسیاگ و هەر لەوێ ئەمێنێتەوە تەکەن ناخوا وەکو سۆربی پێتێت تەکەن ناخوا ئەوە نابوو دەوێ ئەوە کامل ناوێ نابوو دەوێ پس ئەوێنی ئەم مردمە ئێمە لە ناسریاگی یەهۆ کەوتنە ناسریاگی لەوێ بێسییان لە ناسریاگە جەهان و کوردیە ناگەهان فڕە دریانە جەهانێکی ناشناختەین قیادا سەفەریان نەکرد و سەفرە قەهرەمانیان بۆ نەکرد مانوتیە و تا ئەم دەقیقە ماگنۆ دڵیان نێگەرەکە گەورە بوون بۆیە هەستەکەن کەس نایەنوێنێ لەم دنیا بۆیە هەستەکەن بێماڵ کریاگن بۆیە هەستەکەن بێباوکن بۆیە هەستەکەن بێپشتن و زەعیفن و هیچ وەخت نایەنگەرەکە کارە گەورە بکەن عوقدەی یونسیان هەست ئەترسن هیچ وەخت ناتوانن تەسمیم بگرن وەنە کاراکتەرەکان ڕۆمانەکانە داسایۆفسکی نە ئەوەی کە نازانن خاس چییە خراو چییە ئەزانن خاس چییە ئەزانن خراو چییە ئەزانن تاریکی چییە ئەزانن ڕۆشنی چییە بەڵام شەهامەتیان نییە ڕوبەڕووی بوونەوە ئەترسن نەزاتیان هەست بەرەو تاریکی بڕۆن نەزاتیان هەست بەرەو ڕۆشنی بڕۆن گیریان کردگە لەم وەسەتە دائیمەن یە کارێکیان هەست کارێکی تر بکەن ئاشۆ لێیانی داگە و نەوازیەتە ئاشۆ ئاماگنۆ ئەمە ئەو اتفاقەسە کە تۆ ئەتوانی ڕەوەندت جەهانە ئمڕۆژینە ئینسانە کوردی تاقیب بکەی و بیفەهمی و بیوێنی جا وەختە ئەفەهمی کارێکە دیبەیتەکانە ئاخێز ئەیکات دەقیقەن لەسەرم کاراکتەرانەسە کە لە جەهانە کوردیا ئەمڕۆ مەوجودن و گەرەکیانە لە هەتیویا بمێنێنەوە لە زەعیفیا بمێنێنەوە لە زام خواردگیا بمێنێنەوە لە قوربانی بوونا بمێنێنەوە گەرەکیانە هەر مناڵەون گەرەکیانە بڕۆنەوە سەر ئەسڵ مناڵیە خۆیان ئەو لەو حەسافە کە گەرەکیانە فقط بازی بکەن بۆیە پلەیستیشنیان هەست بۆیە حەز بە فوتباڵەکەن ڕائە لە مادرید تماشاکەن و بارسەلۆنا تماشاکەن و پەرسپۆلیس تماشاکەن و گەورە نەوگە 50 ساڵێسی هەروە لە ناوی بازیە هەر مەشغوڵەوە بازی هەگەرێکی لە مناڵیاوێ نەفەهمێ نەیگەرەکە بفەهمێ بمن چی سەدام تێ ئەمریکا تێ ئێران تێ تورکێتی بمن چی نانەکەی من بێ موچەکەی من بێ من کارکەم بمن چی و ئەم گەرەکی لەم دنیا بمێنێت ئەوەی کە ئاخیز ئەیکا نایەڵێ و نەیگەڵەکەت بێڵێ ئەمانە لەو دنیا بمێنێن واداریان ئەکا بڕۆنە ناوە خۆیان واداریان ئەکا ڕۆبچنە ناوە دەروونە خۆیان ئەو دیبەیتانە کە بە سوورەتە شەفاهی ئەکرێ تەراپیە ملەتێکی خەسیاگە ملەتێکی لە خۆبڕیاگە ملەتێکی لە وادیە قوربانی و زام خواردگو و شکست خواردگو و جنایەتکار بوو بنا ماگەسۆ و لیانەدا تەتەکان بخۆن فیلمە دروست کریا بە ناوی گود ویل هەنتینگ داستانی کوڕێکی
هەتیو بوو هەسپڕۆنت باشایکەن کوڕێکی هەتیوە کە نابغەی ڕاضیە نخبەی ڕاضیاتە وەحسێبە بەڵام ئەم کوڕە قەت نەیگەرەکە کە ئەم نخبەگیە خۆیە لەم جەهانە ڕاضیە دەرخا چون لە حەدی خۆیان نایبێنێ چون ئەترسێ چون هەتیو بووگە بۆی ئەم کوڕاوێت و کرێکارە بینا و ساختمان و ئەمانە بەڵام نابغەیەکی ڕاضیە تاوەی کە ڕۆژێکیانە لە دانیشگایەکە خەریکە دانیشگاکە خاوێنەکاتەوە فەڕاشە دانیشگاس ئوستادە ڕاضی مەسئلەیەکی قەیرە قابل حەلی دانیاگە لە پای تەختەکە و ئەو حەلیەکە ئەینووسێت ئوستاد ڕاضیەکەتی حەیرەت ئەکا واگەڕێ بە شوێنیاوە ئەیدۆزێتەوە کوڕەکە مل نادات نەیگەرەکە تەکە ئوستادەکە بڕوات کە کارە گەورە بکات کە لە جێگەی خۆی دانیشێت ناتوانێت قبوڵیکە تا ئەوەی کە کابرا دەروونناسێکی گەورەی بۆ ئەدۆزێتەوە و ئەو دەروونناسە گەورە وردە چنەکاتە ناوە دەرونی و ئەو ئینسانە دەرتێرێت ئەو ترسەی وای یونس بووی ئەمیش بووی کورد وای پێاتگە ئەگەریش ئەستەعدادێکی هەست چون هەتی و کەوتگە نەیگەرەکە خۆی ناوێنێ لەو حەدە نایوێنێ دنیای پێ بە ناتوانێت قبوڵکە دنیای پێ بە تا کەسی نەوێتەوە باوکی ناتوانێت لەسەر پێی خۆی بوێسێ بۆیە مهمە کە تۆ لە ڕەوەندامە بفەهمی لە حازە ڕەوانی و ڕەوانشناسی مردمە ئێمە چۆنە چیری قۆمیاگەم مردمە ئاکاوراوە پڕڕویە تەواو تێژێ زوانە کوردی باوەڕکەن حیچێ نافەهمێ ئەسان هیچ دەرکێکی لە زوانە کوردی نییە باوەڕکەن دانەی کوردی 100 ساڵە پێش 150 ساڵە پێش بێرە لێ حاڵی ناوێ وشەکان یەکێکنا ئەم حاڵی ناوێ تێناگا وە شاماوی وە خێر ئەی بەرگوزیرە یعنی چی نافەهمێ دەئیستا ئەم گەرە کەسی بۆ چی بڕوا زوانە کوردی بخوێنی و بنووسێ کە چی بوێت کە گزارش لە جەهانە کوردی بکوانیە ناتوانێت گزارشی لێ بکە سەیرە ڕەوائی نییە لەو فەرهەنگە نەژیاگە ئەو فەرهەنگە دەمێکەنی قەتاعی لێ کردەوە نایناسێ دیتر لە دەروونە ئەو سوانە ئەسەن زندگی ناکە ئەسەن نافەهمێ کە ئەمانە کولەن لە دەورانە لە جەهانە کوردیا پێشبینی کریاگە ئەزانێ ئینسان چۆن گەوراوێ ئەزانێ ئینسان لەگەڵ چی ئاڕوبەڕواوێ ئەزانێ ئینسان زەعفەکانی وا لەکوێە قودرەتەکانی وا لەکوێە ئەزانێ ئیمکان یعنی چی ئەزانێ فەرایەند یعنی چی بۆیە ئەزانێ ئەڵماس یعنی چی ئەزانێ خۆرە یعنی چی خۆرە زەردە یعنی چی تەمامی مانەی وتکە دێ تۆمان نافامی لە زوانتە نەنافامی بۆیە وەختێ بەرگوزیدەیەت هێت و ئیمکانە بەرگوزیدەگی وا پێ کە جەهان لەو ئاشووە کە تێی کەوتکە نەجات بە و حتمەن قەدەرە ئەوە کە ئەو کارە ئەکا ئەم ئینسانە لە هەڵبژاردنهایە کە لە مەسیرە ژیانیا ئەکا ناگەهان ئەگەڕێتەوە سەر ئەو ئەسڵەکە بۆی هاتکە ڕۆژاوە و ئەمە لە سەیرە داستانە کوردیە مەوجودە قسەی مردمە مەوجودە کەڵامەکانە مەوجودە تۆ توانی بڕۆی بخوێنیتەوە بزانیت کەمانە بینریاگە وەکوان ئولگوەکانی لە دەروونتوە دانریاگە بۆی وەختی من قسە ئەکەمێژی فڵانی تۆ لە زوانە من قساکەی وەلی من ناتوانم من ئەم ئاگاهیە لە نائاگاهی لە ناخوداگاهمە وا پێم وەلی ناتوانم و زوانی بێرم ڕازەکە کودەکان لە توولە تاریخە خلیاگ لەسە ناوە دەرونی وا لە ناوە دەرونیە وەلی ئەم دەروونە پۆشیدە کریاگە بە سیاهی بە ئیگنۆرکردن بە بێمەحەلکردن بە سەتحیکردن بە سەتحیکردن خۆ بە زوو بە شوێنە دەرمانە گەڕیان زوو لە ڕەنج دەرباز بوون محاولەکردن کە ڕەنج نەدیتن لەگەڵ واقعیەتە جەهانا ڕوبەڕوو نەبوون و جەهان ئەو جۆرەی کە هەست قبوڵ نەکردن ئەمە دەرەنجامە ئافەت گەلێکە کە تۆ لە کوردیە
و لە کوردیەتە انقطاع کردگە. جایستە عەزیزم بڕۆن بچەسبن بۆ زوانی کە نایزانن، فێرە زوانێ بوون کە نایزانن. و خۆتان لە لەباسێکا جەم بکەنەوە و ئەحیانەن و شوێنە باوکێکا بگەڕێن، نانتان بدات، ئێوەتتان کات، حمایەتتان کا و ئەمنیەتتان بۆ وێرێ. ئەو باوکەیسە دەوڵەتە ئێرانە، دەوڵەتە ئامریکاس یا هەر دەوڵەتێکی ترە. من لە دیبەیتەکانی ترە لە ئایندە ئەمە مقدمەیەک بوو بەرهەمان داستانگەلێک کە پێشووتر لە جەهانە کوردیە بەحسم کردو، بەڵام چون ئەم مدەتە کڵاپ هاوسا کەسانێکی تازە فرە هاتن و سوالیان کرد، سەر لە نوێ مەجبورم بە شێوەیەکی کۆنکرێتتر بەحسی بکەم و سایەکەم لە چەندین دیبەی تا بێمە سەر ئەم ڕەوەندە و تیکە تیکە بەحسیان کەم، مقایسەیان کەم لەو شتێش کە ئەمڕۆ پێ ئێژن ڕەوانشناسیە کۆهنەوەلگویی یۆنگ و تەطبیقی بەم تەکە کەڵامەکان و چیرۆکەکان کەماگەسۆ ئەلا ڕقمە دەستکاریەکە کریاگە تا تۆ بەفامی خێلێ بەرتر لە یۆنگ، خێلێ بەرتر لە کەسانێکی تر ئەم داستانانە لەم سەرزەمینە بووگە، ئەم داناییە لەم سەرزەمینە بووگە، نەحوی مواجهەتەکە جەهانا بووگە، بۆیە کوردیەت معنای پەیاکردگە، ناوی پەیاکردگەوە بعد کوردان دروست بووگن و کوردەوار دروست بووگە. ئەمانە هەروە لە خۆی و نەوگە تا تۆ کورد بوون خولاسە بکەیتۆ لە کلانەی پیچک خواردن و خولاسێ بکەیتۆ لە دۆخەوا خواردن و دۆکڵی خواردن و خولاسێ بکەیتۆ لە هەنار خواردن و لە دەسێ مترێ پارچەی فاسۆنی لەبەرکردن. ناوە نییەوە تۆ دەمێکە لەمە انقطاعت کردەوە، ئەوەی کە کتمانەکەی و ئەوەی کە حازر ناوی لە تەوانە تۆ نییە، لە زەعفە تۆس، لە ڕۆخانە دەرونیە تۆس، لە گەورە نەبوونتە. بۆیە تۆ لە جەهانە کوردیە وەختی سیستەمە کوردی دانین ئەوەڵین کارێک کە ئەیکەن لە هەتیوی دەرێتێرن، مەجبور ئەکەن مەسئولیت بگری و بۆیە بەگشت کەسێژن سەر سوڵتان و ێژن ئشێ بیا و بەس بکەی و بیا و بەسە پێەکەن، کە بیا و بەسە پێەکەن مەسئولیەتە پێدەن و تۆ نەقش و ڕۆڵ ئەگری و جەمنشینی ئەەکەی. بۆیە وات پێەکەن تەفاوتیشی کردە کە سیستەمە انقیاد، سیستەمە انقیاد ێژێ گشتی واگوزار بکەوە ئێمە فقط باوەڕمان پێ بکە، ئێمە هەدایەتەکەین تۆ لە کونجە مناڵی خۆتا بمێنێرەوە. مەیاڵە زەجر بکێشیا مەسەڵ لەم بریتانیا ئێژی من ئەفسوردە بووگم مشت قورسە پێدا لەبەرەوەی ئەم ئەفسوردگی ئەحیانەن تو تەکان نەدا تۆ تاخیرێ لە خۆتا دروستکەی، مشت قورسە پێدا بیکێتە خەو دائیمەن لە خەوی. سەغیراکەن، بچووکەکەن، مناڵاکەن بۆ خۆت دانیشار وەختی هەستە بە هەتیوبوون کرد بێرە بەرەو مەترسە پارە و پێدەین و ماڵێکە خینە مرە سەرد و تۆزێ پارە خێنە گیرفاند و مەترسە ڕۆڵەگیان و قەیناکە و نایڵم تۆ گەورە بوویت ئاسڵە. و لە جەهانە ئەمڕۆژە تۆ پیای گەورە ناوینی، ژنە گەورە ناوینی، مشتی مناڵی تێ هەڵدریاگەوێنی وا خەریکی قینکردن و نوزە نووسکردن و خۆکوشتن و جنایەتکردن و ئاوانە ناوێنی. دەلیلی هەست سیستەمە ئینقیاد وات پێیەکە ئێژێ هەرچی شتە بیدەوە من چاوماتێتەوە. وەلێ لە جەهانە کوردی چ بوو؟ ئەنەوی لە پەلە ئەی هاوردی تا کوردان دروستکە، بیا و بەسی پێتە کرد، ئەی بردیتە ژێرە بار، جەمنشینی پێتە کرد، مەسئولیەتی پێدەدا و ئەم مەسیریە بۆ تەرحە کردووە بە تۆ ئەیوت بەرگوزیدە وەیوت تۆ ئیمکانی تۆ ئەو ئیمکانی کە بیتۆ سەر سوڵتان ئەو ئیمکانەی پێدەدا. ئەو تەفاوەتی جەهانە اختیارە تەکە جەهانە ئینقیادە تینە سەر ئەمانە وەسایەکەی نەمانە جارێکی تر دەورێکی پێ بدەین. وەلێ بابزانن ئەوانەی وا ئیمڕۆ بە خۆتان ئێژن کورد، بابزانی تۆ 300 ساڵە فاسڵەت گرکە لە کوردبوونت دەمێکە وردەوە بە تۆرە مطلق لە 100 ساڵە ڕابردووە ئینقتاع کولیت کردی. تۆ کورد نەماکی، دەمێکە کورد نەماکی. بۆ خاتری ئەوەی کە کورد بمێنی تۆ ئیشی بزانی کە کۆنە ئولگوەکانت تێیکەی بیدۆزی تۆ
بفهمی دوناودون یعنی چی، بفهمی قەقنەس بوون یعنی چی، بفهمی کوهن ئولگووی ڕستا و خیز و پەسڵان یعنی چی، ئەمری تو زێنک ئەوی تۆ ئەمری تو زێنک ئەوی تۆ دوون و دوون ئەچی توێ و دوێ ئەچی بۆچی توێ و توێچی تۆ هەربار ئەمری تو زێنگەوی تۆ ئەمری تو زێنگەوی تۆ ئەمە چ مەراحەلێکە کە تۆ تەیەکەی تاوی تۆ ئینسانە متەکامل هەزار دوون ئەگەڕێی تا کاملتر ئەوی لە هەر دوونێکا کە ئەمری تو تێتە دەرەوە هەر دوونێکا کە ئەمری تو تێتە دەرەوە ئەمە چی ئەمە دینە نە ئەمە دین نییە نە ئەمە ژیانە و ژیانە لە ناوە دڵە ئاشووەها تۆ لە ناوە دڵە ئاشۆ بە کوردیەت ئەژیت و زندگی دەرتێریت بە دوونا و دوونێک ئەکری و بەم مەرگە و بە ئەم قەقنەسیە فینیکس هەربار ئەمری تو لە خۆڵە مێشان هەڵەسەی تۆ ئەمری تو لە خۆڵە مێشان هەڵەسەی تۆ یا دوون و دوون ئەڕۆی دوون و دوون ئەڕۆی تا بە سوورەتە متەکامل تەجەلی پەیاکەی وتیتە دەرەوە تێنە سەرام بەحسە و منم بەحسە بە شیکاریەکی ورتر و تیکەتر من کولیەتە داستانم وت لەبەرەوەی جەزابێتێک دروستکات کە تەعقیبی کەن و بە وردی تێنە سەری و لەسەر هەر خشتێکا ئێشێ بوێسین و بە سوورەتە کامل لەسەریا قسە بکەین کە من تێمە سەرە تەمامە ئەمانە دایەوە خۆش